بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیال نورەدین لە خزمەتان ئابین لە پرۆگرامی پەیامی ڕۆژ مێدەکەین مرگۆ و بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت و تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. سڵاو و ڕەحمەتی خواتانە بێت بینەرانی عزیز، خۆشحاڵی لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و زانیاری نوێ کە پێوەستن بە ڕۆژەوە بۆمان ئامادە کردوون، دەخوازیین کە تا کۆتایی بینەرمان بن بۆی کە سوودمەند بن لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. ئازان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی مامەڵەکردن، چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ ئەو کەسانێک کە تووشی ئۆتیزم بوون، وەرەوە هەبزانین نەخۆشی ئۆتیزم چیەوە، هۆکارەکانی چین و تا چەند ڕێنمایی گرنگە بۆ دایکان و باوکان کە لە تەمەنی منداڵیەوە ئاگاداری منداڵەکەیان بن و ئەگەر ئەو نیشانانەی هەبوو منداڵەکە زوو نیشانی دکتۆری پسپۆری زیرەکی بدەکرد چارەسەری نەخۆشیەکەیان کە وەرەوە بزانین لە ئێستادا چارەسەرێکەیە بۆ نەخۆشیەوە بتوانێت چارەسەرەکانی پێشکەش بە منداڵان بکرێت. وەرەوە لە تەوەری دوی بەرنامەکەماندا باز لە ڕۆژی گیانی هۆشیاری مین دەکەین کە 4 نیسانی هەموو ساڵێک لە تەوەری گرتوەکان لە ڕێگەی چەندین کۆڕ و کۆبوونەوە سیمینارەوە هۆشیاری مین بڵاو دەکاتەوە لە تەواوی جیهاندا بۆی کە مەترسیەکانی کەم بێتەوە. نزیکەی 78 وڵاتی جیهاندا نزیکەی 20 میلیۆن مین هەیە لە عێراقشدا 20 میلیۆن مین لە عێراقدا هەیە. وەروەها لە هەرێمی کوردستانیشدا لە دوای شەڕەکانی حزبی بەعس و شەڕی عێراقیرانەوە زۆرێک لە مینەکان لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا بوونی هەیە و باز لە هۆشیاری مین دەکەین کە هاوڵاتیان ئاگادار و بەتایبەت لەم وەرزەدا کە زۆرێک لە هاوڵاتیان ڕوو لە پێدەشتەکان و ناوچە شاخایەکان دەکەن کە زۆر گرنگە ئاگاداری خۆیان بن. لەگەڵیشیدا تۆڕی پەیامێرانمان هەیە لە سەرجەم شار و شارشەکانی هەرێمی کوردستان زانیاری وەردەگرین لەگەڵ کۆمەڵێک بابەت و زانیاری دیکە کە ئەمڕۆ پێشکەشی ئێوەی عزیزی دەکەین. وڵایەزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارشەکانی هەرێمی کوردستان. وڵایەزان هاوکارانمان زانیاریەکان بۆ ئامادەکردن لەسەر جەستەی مرۆڤ بینەری زانیاریەکان دەبێت. چەند زانیاریەک لەسەر پەیوەندی گروپی خوێنەکان و خواردنەکان. بەگشتی 4 گروپی خوێن هەیە، ئەوانیش A، B، A و B و O. بەزائید و ناقص بە گوێرەی زانایانی بواری خۆراک گروپی خوێن ڕۆڵی هەیە لە هەڵبژاردننی جۆری خۆراکی گونجاودا کە بۆ جەستە تەندروستە. ماڵپەڕی ساینس لە بابەتێکیدا ئاماژەی بە جۆری خۆراک کردووە بە پێی گروپی خوێن کە هەر گروپە و ڕۆڵی سەرەکی هەیە لە هەرسکردنی خواردن و تەندروستی لەش. گروپی A ئەو کەسانی هەڵگری ئەم جۆری گروپی خوێنن زیاتر گرنگی بە خواردنی سەوزە و میوە و پاقلەمەنیەکان بدەن، چونکە ئاستی ترشی لە گەدەیاندا کەمە و ناتوانن بەباشی چەوری و پرۆتینی ئاژەڵی هەرس بکەن. گروپی B دەتوانن خواردنی هەمە جۆر بخۆن، بەڵام خواردنەکانی وەک تەماتە و گەنم و گەنمەشامی و فستق دەبێتە هۆی بەرزبوونەوەی کێشی لەشیان و شەکەتی و ڕێژەی شەکر لە خوێنیاندا زیاد دەکات. دەشبێت خۆیان لە خواردنی گۆشتی مریشک بە دوور بگرن و
بڕی ئەو خواردنە لاژەمەکانیانە کەمکەنەوە، چونکە ئەگەری توشبوون بە جەڵتەی دڵ و تێکچوونی سیستمی بەرگری لەشی لێ دەکەوێتەوە، لە بری ئەوە گۆشتی بەرخ و کەروێشک بخۆن. گروپی AB ئەم گروپە دەگمەنترین جۆری گروپی خوێنە، چونکە تایبەتمەندیەکانی گروپی A و B هەڵگرتووە. هەڵگرانی ئەم گروپی خوێنە هاوشێوەی گروپی A ڕێژەی ترشەڵۆکی گەدایان نزمە، بەڵام توانای خۆگونجاندنیان هەیە لە گەڵ گۆشتی هاوشێوەی گروپی بیدا. خواردنە دەریایەکان و هێلکە و سەوزە بۆ ئەم گروپە بەسوودە، بۆ ئەوەش دەبێت کەمخۆری بەردەوام خۆر بن، بەو جۆرە زیان بە کردداری هەرسیان نەگەێنن. گروپی O ڕێژەی ترشەڵۆکی گەدایان بەرزە و توانایەکی زۆر باشیان هەیە لە هەرسکردنی پرۆتین و چەوری ئاژەڵدا. خواردنی ڕێژێکی زۆر لە گۆشت و ماسی و سەوزە و میوە سوودێکی زۆری دەبێت، بە شێوەیەکی گشتی دانەوێڵە و پاکلەمەنی لە شێوەی چەوری لە جەستەیاندا هەڵدەگیرێت، بۆیە وا باشترە لەو جۆرە خواردنانە دوور بکەونەوە. لازان لە تەوەریەکەی بەنامەکەماندا باز لە حاڵەتێکی گرنگ دەکەین کە دایک و باوکان کۆمەلگاکە پێویستە زۆر ئاگاداری بن و هوشیاریان هەمێ لەو بارەوە تاوەکو لە خێزانەکاندا منداڵان نەچێتنە ئەو حاڵەتەوەیش حاڵەتی ئۆتیزمە کە زۆر گرنگە دایک و باوکان هوشیارێکی تاویان هەبێ. ئەمە لەم تەوریەماندا باز لە نەخۆشی یاخود حاڵەتی ئۆتیزم دەکەین و بزانین هۆکارەکان چین کە منداڵێک لە تووشی ئەو حاڵەتانە دەبێت و لە تەمەنی چەندە تووشی دەبێت و نیشانەکانی چین و ئایا چارەسەری هەیە لە ئێستادا. گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر زانا عەزیز بەڕێز مامۆستای زانکۆ پسپۆ لە بواری منداڵانی ئۆتیزم. کاک دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. کاک دکتۆر دەتوانین بڵین ئۆتیزم نەخۆشی یاخود حاڵەت؟ ئۆتیزم حاڵەتە، تا ئێستا زانست بە و ئاستە نەگەیشتووە کە بە نەخۆشی با بڵین دەستنیشانی بکات. چونکە ئێمە کاتێک گەڵین نەخۆشی وازحە لای هەموو لایەک ئەبێت هۆکاریش هەبێ و چارەسەریش هەبێ. بەڵام بۆچیش حاڵەتە؟ لەبەرەوەی هەموو ئەو کەیسە جیاوازانی لە جیهانە با بڵێن بە ئۆتیزم دەستنیشان و تەشخیص کراون هۆکارەکانیان جیاوازە. بۆ نمونە کۆمەڵێک ریسێرچ هەیە تاکید لەوە کەنەوانێک کە لە مێشکۆلەی مناڵە کێشە دروست بووە بۆیە مناڵەکە بۆ ئۆتیزم، یان جاری وا هەیە لە هایپۆکەمپنس کە ئەندامێکی گرنگی سەری مرۆڤە مناڵەکە کێشەی تیا دروست بوو بۆیە با بڵێن تووشی ئۆتیزم بووە، یان جاری وا هەبووە لە مناڵی وا هەیە هایپۆکەمپنس و مێشکۆلە و ئەمانەی هیچ کێشەی نەبوو، بەڵام بۆ نمونە ئەمێگاداڵی گرفتی تیا دروست بووە کە بەرپرسە لە با بڵێن هەڵچوونەکان بەرپرسە لە هەڵچوونەکانی مرۆڤ. لەبەر ئەوە بەگشتی لە مناڵێک و بۆ مناڵێکی کە حاڵەتەکانی دەرکەوتنی ئۆتیزم لە مناڵەکە ئەگۆڕێ، بۆیە ناتوانین بە نەخۆشی ناوی بەرین تا ئەم دەقەیە و حاڵەتە. کەواتە دکتۆر ئێمە چۆن ئۆتیزم بناسینەوە یاخود دایک و باوکێک کە مامەڵ لەگەڵ مناڵەکانەکەن گەر پێناسەیەکی ئۆتیزم بکەین یاخود فۆرمی ئۆتیزم چۆن بناسینەوە مناڵێک خەریکە بەرەو حاڵەتی ئۆتیزم بوون دەڕوە؟ بەڵێ خۆی بەڕاستی ئەو پرسیارە زۆر گشتگیرە، ئەتوانم بڵم تا ڕادێکیش ینی سەری لە خێزانی کوردی ئەوەی کە خاوەن مناڵی ئۆتیزمە تێکگاوە. ئێمە زۆربەی جار تووشی حاڵەتانە ئەبینەوانێ دایک و باوکان کێنە لامان دوو دڵن لەوەی کە ئایا مناڵەکان ئۆتیزمیان نا و ئەگەر ئۆتیزمە دەرەجەی ئۆتیزمەکەی چەندەیە. من پێم خۆشە ینی نەچمە ناو دیتێڵی ناسەرەوەکانی ئۆتیزم لەم بڕگەیە لەبەر ئەوەی قسە و با بڵێن دیتێڵی زۆر هەڵەگرێ، بەڵام بەگشتی مناڵانی ئۆتیزم لە ڕووی کۆمەڵایەتیەوانێ سنووردارن، ناتوانن با بڵێن پەرە بەخۆیان بن و ئەگەر ئێمەش ینی بۆ بەگشتی بۆی ئۆتیزم بناسین و توانین بڵین ئۆتیزم بریتە لە تێکچوون و شڵەژانێکی دەماری و مێشکی. ئۆتیزم لا سەرا دروستە بێ و لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسەکە زۆر گۆشە گویرە بێ، توانایی گەیاندنی زارێکی و نازارێکی نابێ، لە ئاماژەکان تێناگا، ئای کۆنتاکتی نییە. ئێستا ئێمە کە پێکۆ لەم بەرنامەیە قسەعەکەین
سریەکەکەین وایە ئای کۆنتاکتمان هەیە بەڵام مناڵی ئۆتیزم کە قسەی بۆکەی ئای کۆنتاکتی نییە سرد ناکە داڵغەیە چێ بۆ شوێنێکی کە و ئەگەر لە زاویەکی کەوانێ بڕوانینە ئۆتیزم دواکەوتنێکی ژیریە کاتێک مناڵ سەرەتا بۆ یەکەم جار لە دایکە بێ دەرەجەی زیرەکیەکەی نەوەتە بەڵام مناڵانی ئۆتیزم دەرەجەی زەکان بە ڕێژەی لە 150 کەمترە لە مناڵانی ئاسایی بۆیە مناڵێکی 7 ساڵ لەوانێ من عقلی مناڵێکی 2 ساڵی هەبێت سیرەکەی پێی بەشتەکان نابەشتەکان ناناسێتەوە ئێمە وەکو قەبارەکە سیرەکەی گەورەیە بەڵام لەبەر ئەوەی عقلی بچووکە درک بەشتەکان ناکاوەکو ئێمە درکی پێەکەین زۆر باشەکە دکتۆر دەتوانین بڵین نیشانەکانی دەرکەوتنی حاڵەتی ئۆتیزم لە چ تەمەنێکی منداڵەوە دەست پێ دەکات خۆی هەموو بابەتەکانی ئۆتیزم کە ئەوروژێنرێن هیچیان یعنی دقیق لە 100% سپاد نەکراون تا ئێستاش ریسێرچ و توێژینەوە لەسەری بەردەوامە بەنسبەت تەمەنەوانێ بۆ نمونە هەنێک جۆری ئۆتیزممان هەیە لە تەمەنی هەژمانگیە لە مناڵەکە ئەتوانرێت دەستنیشان بکرێت کە قەباری سەری مناڵەکە بچووکە واکرێ دەستنیشان بکرێت بەڵام ئەم حاڵتانەکە من بەڵام ئەگەر بە شێوازێکی گشتی تۆ باسی ئیتاری تەمەنی مناڵی ئۆتیزم بکەی لە 18 مانگی بەدواوە ئەتوانرێت درک بە نیشانەکانی مناڵی ئۆتیزم لە هەڵسوکەوتیا لە هەڵسوکەوتیا بەڵام بە زۆری لە هەڵسوکەوتیا ئەتوانین بیدۆزینەوانێ بەڵام زۆر بە ڕوونی لە 3 ساڵی بەدواوە ئیتر ئەتوانین لە 100% بڕیار بین کە مناڵە ئۆتیزمیان ئۆتیزم کەواتە دکتۆر یعنی منداڵێک بە شێوازێکی با بڵێن سروشتی لە دایکەوێ یاخۆ تەندروستێکی جێگیری هەیە لە کتوپڕێکە گەشەی عەقلی و ژیری ئەوەسێت بەڵام گەشەی جسمی ناوەسێ کۆمەڵێک هۆکار لە ڕەنگە لە ناوخۆی خۆیان بن ئەمە ڕەنگە ئێستا پشیکردنەوە و ئەوانیان تۆزێک زۆری پێ بێت بەڵام بەگشتی چ تەسیرێکی دەرەکی واکە مناڵ بەرەو حاڵەتی ئۆتیزم بوون بچێن بۆ نمونە مەسەڵەن ڕەنگە خواردن بێ مامەڵەی دایک و باوکەکان یاخود دەوروبەر چ تەسیرێکی هەیە ژینگە بیئەلەوەی کەوا مناڵێک بەرەو حاڵەتی ئۆتیزم بڕواشتی وە هەیە یانە خواردن تەسیرەکات بەڵێ ئەگەر ئێمە باز لە خواردن بکەین نتوانین بەگشتی خواردنەکان ینی بە حەزەکەم پرسیارەکە دابشکەین بەسەر دوو جیهەتە جیهەتێکیان هۆکارەکانی ئۆتیزم ئایا بۆچی مناڵێک تووشی ئۆتیزمە بێ ئەو هۆکارانە چین چکە من هەمیشە پێم وایە کە مناڵەکە تووشی ئۆتیزم بوو زۆر لێی نەکۆڵینەوە هەوڵی چارەسەرکردنەکەی بین بەڵام زیاتر گرنگی بین بۆی ڕێگری بکەین لە ئۆتیزم چکە داتا جیهانیەکان چۆنەڵی ئاماژەی ترسناکمان پێڵێن بۆ نمونە لە ساڵی 1970 لە ئەمریکا توێژینەوەیە کرا لە هەموو 10,000 مناڵێک تووشی ئۆتیزمە بوو لە هەموو 10,000 مناڵ یەک مناڵ تووشی ئۆتیزمە بوو بەڵام لەم دوایانەیە هەمان سەرژمێری و با بڵێن ریسێرچ کرایەوە لە هەموو 68 مناڵێک تووشی ئۆتیزمە بێت لە ویلایەتێکی وەکو ئەمریکا کە چەند پێشکەوتووە هەموو شتێکیان کۆنتڕۆڵە لە هەموو 68 مناڵێک ئۆتیزم بێت ڕێژێکی ترسناکە ئێمە لە کوردستان من پێم وایە داتایەکی دقیقمان نییە ئێستا 3,000 و تقریبان 100 بۆ 200 مناڵێ ناونووس کراون کە ئەمانە ئۆتیزمن بەس من باوەڕم وایە ڕێژەکە 4 هێندێ و 5 هێندەش چکە زۆربەی دایک و باوکان نەچوونەتە سنتەرەکانی ئۆتیزم و لای حکومەت ناوی مناڵەکەیان بنووسن و بۆی ئاواجا هۆکارێکی هەرچی بێ و بابەتێکی کێ بۆیە ڕێژەکان ئاماژەی ترسناکمان پێڵن بۆیە پێم خۆشە باز لە هۆکارەکان بکەین و باز لە خواردن بکەین سەرەتا خواردن کاریگەری هەیە لەسەر مناڵی ئۆتیزمیان نا بە دڵنیایی و بەڵەحەیەتی چەند ڕۆژێکی کە ڕەمەزانە ئەگەر دیقەتی نهێنی ناو ڕەمەزان بین بریتێ لە دابڕانی مرۆڤ لە خواردن بۆ خوای گەورە نەیفەرموو مرۆڤەکان لە ڕەمەزانە چاوتان ببەستن نابێ ڕووناکی ببینن داببڕێن لە ڕووناکی بۆ دایبڕانون لە خواردن کاتە خواردن با بڵێن پێکاتێکی گرنگە ئەوە تاسیرێکی گەورەی هەیە لەسەر جەستە ئەگەر باسی خواردنیش بکەین لەگەڵ مناڵی ئۆتیزم ئەتوانین دابەشیکەین بەسەر دوو جیهەتە ئەو خواردانەی کە ئەخورێن چین و ئەو خواردانەی کە ناخورێن چین چکە هەنێکیان بخورێن باشە وانێکیان خراپە بخورێن ئەو خواردانەی کە نابێ بخورێن یەکەم هەر خواردنێک مادەی کازینی تیابێ باشتر وایە نەخورێت مناڵانی ئۆتیزم باش وایە ئەو خواردنەی مادەی کازینی تیان نەیخۆن دکتۆر ڕەنگە بینەران لە وشەی کازین زۆر تۆزە زیاتر ڕەنگە باشە با بڵێن ڕوونتر قسەکەم مادەی کازین چیا مادەیەکە لە ناو شیرە هەیە مناڵ هەیە شیرە خۆرە بڵێن مەرحەلەی شیر خواردنی تێنەپەڕانوە باشە و دەستنیشان کراوە بە ئۆتیزم باشتر وایە ئەو شیرەی مادەی کازینی جیا دایکەکە نەیا بە مناڵەکە چونکە
پرۆسە عەقڵیەکانی مناڵی ئۆتیزم مادەی کازین تەئسیرێکی نەرێنی لەسەر بێت و ئەگەر هاتو مناڵێکیش گریمان تەمەنی شیر خواردنی تێپەڕاندە بوو 5 ساڵ بوو 6 ساڵ بوو ئۆتیزمی هەبوو باشتر وایە باوکو دایکەکە ئەو خواردنانەی کە شیرن و بابەتی سپیاین ئەوا بڵێن مەنتوجاتی شیرن مناڵەکە نەیخوات یەک دوو ئەو خواردنانەی مادەی گلۆتینیان تایە باشتر وایە مناڵانی ئۆتیزم ئەم جۆرە خواردنانە نەخۆن گلۆتین لە چیا هەیە بۆی بینەر تێبگا لە هەر شتێک لە گەنم و جۆ دروست بکرێت دەوڵەمەنە بە گلۆتین باشە کەواتە پسکیت نان جبس هەر شتێک لە بابەتی گەنم و جۆ دروست کرابێ مناڵانی ئۆتیزم باشتر وایە نەیخۆن خۆ ئەگەر بێت و بە دیوێکی کای سێری ئەم بابەتە بکەین دایکێک کە حەملی هەیە دووگیانە باشتر وایە لە تەمەنی دووگیانە ئەگەر لە ڕووی بۆ ماوەی و چواردەورەکەی مناڵێکی ئۆتیزمیان هەبێ لەم خواردنانە کەمێک خۆی دوورە پەرێز بگرێت و ئەو گروپەش کە باشتر وایە بخورێ چەند نمونەیەک لەسەر ئەوانیش بێنینەوانەیە بۆ نمونە ڕۆنی کەتان بۆ مناڵانی ئۆتیزم زۆر باشە ڕۆنی جگەری ماسی بۆ مناڵانی ئۆتیزم زۆر باشە ئەو خواردنانەی دەوڵەمەنن بە ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 خواردنیان بۆ مناڵانی ئۆتیزم زۆر باشە یان گروپی ڤیتامین بیەکان B1 B3 B5 B6 B12 ئەم 5 گروپە B1 B3 B5 B6 B12 خواردنی ئەمانە بۆ مناڵانی ئۆتیزم زۆر زۆر بەسوودە ئەم گروپی بیانە لە چیا هەن بە زۆری لە گۆشت و بابەتی گۆشتەمەنیەکان لە شۆفان لە هێلکە لەمانەیە زۆرن باشە و مەگنیسیۆم و کالیسیۆم یەکێکی ترە لەو دوو مادەی خواردنیان بۆ مناڵانی ئۆتیزم زۆر بەسوودە مەگنیسیۆم و کالیسیۆم لە چیا هەیە با بڵێن کالیسیۆم لە ئێسکی ماسیە لە ئێسکی ماسیە مناڵی ئۆتیزم ئێسکی ماسی بخوا زۆر باشە لێرە پرسیارە دروستە بە ئێسکی ماسی ڕقە و تیژیشە لەوانەیە مەعیدە عەزیەت بە جۆرە ماسیەکەی بچووکە قەبارەی ئێسکەکەی نەرمە ئەوە ئازار بە مەعیدە ناگەێنەوەیان ئەتوانرێ دەستکاری ئێسکەکەی بکرێ ورد بکرێ بەڵێ بەهاردرێ و بدرێ بە مناڵەکە و با بڵێن مەگنیسیۆمیش لەو خواردانەیە هەیەن کە تۆوین بۆک و چەرەسات باەم فستق گازۆ و شۆفان دەوڵەمەنن بە مەگنیسیۆم و یەک بابەتی مهم هەیە ینی لە مەسەلەی کالیسیۆمە کە ئاڵێن مناڵی ئۆتیزم پێویستە ڕێژەی کالیسیۆم زۆرتر بخوا ئەوش چییە؟ ئێمە کالیسیۆم لە دوو سەرچاوە ئەتوانین وەری بگرین یەکێکیان شیر و مەشتەقاتەکانی شیرە یەکێکیشیان با بڵێن بابەتی سەوزەیە باشە ئێمە بیدایە دوتمان مادەی کازین لە شیرەمەنیەکانە هەیە کەواتە نابێ بخورێ ئەی لە چۆری گرینەوە تاویزیکەینەوە لە سەوزەکانە سەوزە وەکو چی کاهوو بامێ سپێناخ دەوڵەمەنە بە کالیسیۆم بۆیە بەگشتی خواردن تەسیری هەیە لەسەر مناڵی ئۆتیزم باشتر وایە دایک و باوکان ینی شوێن ئەم ڕێنماییانە بکەون چکە من زۆر جار تووشیم حاڵەتە بووم ینی مناڵی ئۆتیزمم بینی وە کاتێک کە پرسیار لە دایکەکە کە مەڵم خواردنی ڕۆژانەتان چییە بۆ نمونە بەیانیان چییە خوات اعتیادی ماستیاوە بە مناڵەکەی بۆیە ینی واجبە من سوپاسی جەنابتانەکەم کەم بەرنامەیە پەخشەکەن چکە ئەکرێن بەرنامەیە مینبەرێک بێ بۆ بڵاوکردنەوەی ئەو واعی بوون و ڕۆشن بیری بوونە بۆ دایک و باوکی ئۆتیزم ئەمە بابەتی خواردن بابەتی هۆکارەکانیش ئەگەر ئێمە بچینە سەری تەبعاً هۆکار زۆرن و ئەگۆڕێن بۆ نمونە کاڵەم ئەگۆڕێن مەبەستم چییە پێشتر کوتانی ساڵانەی مناڵ یەکێک بوو لە هۆکارەکان بۆ ئۆتیزم بەس لە ساڵی 2010 لە ئەمریکا ریسێرجێکی زۆر عالەمی گەورە کرا و پشڕاستی ئەوەی کردوانێت کە بە هیچ جۆرێک کوتان بەرپرس نابێت لە هۆکار نابێت بۆ مناڵی بۆ توشبوون بە مناڵانی ئۆتیزم بەڵام هۆکارەکان بەگشتی بۆ ماوە کاریگەریکی زۆری هەیە بۆ ماوە دوای بۆ ماوە هەوکردنە ڤایرۆسیەکان کە دایکی دووجان لە مەرحەلی دووجانیە تووشی ئەبێت هەوکردنە ڤایرۆسەکان وەکو چی بۆ نمونە ئێمە جۆرە سوورێژەیەکمانەیە پێوترێت سوورێژەی ئەڵمانی دایکی دووگیان ئەگەر لە مەرحەلەی دووگیانیە تووشی سوورێژەی ئەڵمانی بێ ئەگەری توشبوونی مناڵەکەی بە ئۆتیزم زیاترە بێ یان جۆرە ڤایرۆسێکی کەمان هەیە پێوترێت ڤایرۆسی هێربس کە لە ڕەحمی دایکە دروستە بێ کە بە شێوەی تامێسکی زەردە لە ڕەحمی دایکە دروستە بێ ئەو دایکانەی کە بە شێوای عەمەلیات مناڵەکەیانە بێ
ئەکرێ پارێزراوتر بن لەم ڤایرۆسە لە بەروی ئەبینرێ ڤایرۆسەکە لە کاتی پرۆسی مناڵ بوونەکە بەڵام ئەو دایکانی کە بە تەبیعی مناڵیان ئەبێت و ئەم هەڵگری ئەم ڤایرۆسنەوە نەیانزانیوە ئەوە ئەگەری توش بوون بە ئۆتیزم لە مناڵەکان نازیێت. ڤایرۆسە نیشانی چیە چۆن دەرەکەی لە خانماندا؟ تامێسکت بینیوە هاکە ئەلێرەی مرۆڤ تامێسکێکی زەردە باشتر وایە دایکی دووگیان لە مەرحەلەی دووگیانە بچێتە لای پزیشکی پسپۆر و سۆنەر بکات بۆ ئەوەی لەو بابەتانە دڵنیا بێتەوە. بەڵام ئێمە باسی هەر کاتێ باسی هەر هۆکارێکەکەین زیاترە بێ ئەو دایکانە ئاگادار بن کە لە ڕووی بۆ ماوەیەوە کە سوکارەکان مناڵی ئۆتیزمی تایە کوڕی مامەکەی کوڕی خوشکەکەی کوڕی برای مێردەکەی ئەمانە زیاتر معڕەزن بۆ ئەوەی کە توش ببن. دوو سێ یەکێکی تر لە هۆکارەکان بەکارهێنانی دەرمان بەخەڵەت خۆ دەزانی ینی بۆتە کولتور لە کوردستان ینی خەڵک زۆر چێژلەوە بینە دەرمان بخوات یان لە ڕووی دەرونیوانێ وا ئەحساسە کاگە دەرمانی خۆ لە 100% چاکە بێ بەڵام دایکی دووگیان دەبێ زۆر هوشیار بێ لە ژێر چاودێری و ڕێنمایی دکتۆرانە بێ بە هیچ شێوازە دەرمان نەخواتە. چوار یەکێکی تر لە هۆکارەکان ئەتوانین بڵێن ژینگە ئەو ژینگەی کە ئێمەتیاژی و یەکێکی تر لە هۆکارەکان بەرزبوونەوەی ئاستی هەندێک لە گوازەرەوە دەماریەکان وەکو سیرۆتۆنین و با بڵێن دۆپامین ئەمانش واکەن کە مناڵ تووشی ئۆتیزم بێ. یەکێکی تر لە هۆکارەکان بەرزبوونەوەی ئاستی هەندێک مادەی ژەهراوی لە ناوجەستەی دایکی دووگیانە وەکو چی وەکو مادەی زەبەق و مادەی ڕەساس. ینی ئەم خاڵ حەزەکەم یەک تۆز لەسەری بۆستم مادەی زەبەق چی و مادەی ڕەساس چییە؟ دوو مادەی ژەهراوین. مادەی زەبەق لە جەستەی دایکی دووگیان نابێت ڕێژەکەی لە 100 بێ. لە چیوانێ ئایا دایک ژەهراوی ئەبێ بە مادەی زەبەق تەبەن هۆکار زۆرە بەڵام یەکێک لە هۆکارەکان لە خواردنی ماسیەوە ئێمە هەمیشەوە بیرمان کردوەوە خواردنی ماسی یەکێکە لە خواردنە باشەکان فعلەن یەکێکە لە خواردنە باشەکان بەڵام ئەو ماسیانەی کە لە حەوزا گەورە ئەکرێن مادەی زەبەقیان تێ ئەگەر دایک زۆر لەو ماسیە بخوا ژەهراوی بێ بە مادەی زەبەق لە کاتی دووگیان بوونی بەڵێ لە کاتی دووگیان بوونە گرنگ تۆ لەمە حاڵەتەکانە ئەوەی کە بەدیم کرد کە ئاماژت پێکرد پێویستە دایکان لە کاتی دووگیانیا ڕێنمایەکان جێبەجێ بکەن بەڵێ هەر لەو کاتەوە یەکەم قۆناغی ئەوەیە بەڵێ بەدڵنیاییەوە و مادەی ڕەساسیش لە چیا هەیە کە بەداخۆ لە ناو مجتەمەعی کوردی ئەم جۆرەشتانە بە تەواتی پشتگوێ خراون مادەی ڕەساس یەکێک لە مادە ژەهراویەکان ڕێژەی لە جسمی ئینسان لە ساسێ پۆینت شتێکە بەڵام بەرزبوونەوەی ئەم ڕێژەیە ترسناکە و بە تایبەتی بۆ دایکی دووگیان و بە تایبەتی بۆ دایکێک کە لە ڕووی بۆ ماوەیەوە مناڵی ئۆتیزمیان هەیە لە ئەو مەنجەڵەی لە ماڵ و چێشتی تا لێنێن ئەگەر مەنجەڵەکە کوالەتێکی باش نەبێ ئەو چێشتەی ڕۆژانە لێنین هەموو ڕۆژێ ژەهراویەکەین و ئەین بە مناڵەکانمان ئەمە یەک دوو ئەو بابەتی جەمالیەتی کە خانمان بۆ خۆڕازاندنەوە ئەمڕۆ بەکاری ئەهێنن سوورا و سپیا و ئەساسی دەموچاو هەموو شتانی کە بەکاری ئەهێنن دەوڵەمەنە بە ڕەساس ئەو قەڵەمەی کە ئێمە پێنووسین قەڵەم جافە قەڵەم بۆیەیە قەڵەمی دارە ئەمانە دەوڵەمەنن بە ڕەساس لە کاتێکە کە ئێمە ئەمانە بەردەستمانەکەی و ئەکرێ دەستمان بەردەممان لوتمان چاومان بکە ئەم ڕەساسە داخلی جەستا بێ و جەستە ژەهراویەکە بۆی بەگشتی هۆکارەکان زۆر و جۆرا و جۆرن و لە با بڵین لە زەمانێک بۆ زەمانێکی کە ئەگۆڕێ بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە ینی ئاماژەی پێ بکەین بۆ ماوە دایک و باوکان زۆر گرنگە چایان لەسەری بێ ئەگەر من یەکێک لە کە سوکارم مناڵی ئۆتیزمی هەبێ باشتر وایە زیاتر لە خەڵکێکی تر ئاگاداری خۆم بە زۆر باشکاک دوتۆ دەرفەتمان زۆر کەمە ئەگەر باز لە قۆناغەکانی چارەسەرکردنی نەخۆشانی ئۆتیزم یاخۆ حاڵەتی ئۆتیزم بکەین پێویستە لەکوێوە دەست پێ بکرین دایک و باوکان چۆن بتوانن ڕێ لەوە بگرن کە منداڵەکەیان بەرەوە حاڵەتە بچێت زۆر باشە بەڕاستی ئەمە کێشەی جیهانە لە مەسەلەی ئۆتیزمە کاتێک کاچینە سەر چارەسەر ئابێستۆپێکی باش بکەین چکە تا ئێستا چارەسەرەکان بەبن بەست نەگەیشتون ئەمە نەبێتە خاڵی بێئومێدبوونی بینەر چونکە زۆر مناڵ هەیە ئۆتیزمیان هەبوو چاک بوونەتەوانێ بەڵام بەگشتی بەپی دەرەجەی ئۆتیزمی مناڵەکە فەرقەکە ئۆتیزم 3 دەرەجەی هەیە بۆ نمونە بەپی یاسای کارز ئەڵێت لە کە 37 دەرەجەی بۆ سەرەوە داز نیشان کردو ئەڵێ لە 1 تا 30 مناڵەکە ئەگەر دەرەجە 1 تا 30 بۆ مناڵ ئەوە ئۆتیزمێکی سووکی هەیە لە 30 بۆ 36 ئۆتیزمێکی مامناوەندی هەیە
لە 36 و بۆ سەروانی ئۆتیزمەکەی قورسە بەپێی بەرنمەیەکی تر پێوترێ DSM-5 و DSM-4 12 خاڵیان دەستنیشان کردووەڵێن مناڵ ئەگەر ئەم 12 خاڵی تیا بۆ ئۆتیزمی هەیە لە 1 تا 6 ئۆتیزمەکەی سووکە 6 ئۆتیزمەکەی سووکە لە 1 تا 5 ئۆتیزمی نییە 6 ئۆتیزمی سووکە 6 تا 9 ئەوە ئۆتیزمەکەی مام ناوەندە 9 بۆ 12 ئۆتیزمەکەی قورسە بۆیە سەرەتا کاتێککە باسی چارەسەرەکەی نەبێ بڕوانینە ڕێژەی دەرەجی ئۆتیزمی مناڵەکە یەک دوو ئەتا ئێستا ئەوەی ئێمە پێی گەیشتوین لە ڕووی علمیوانێ سێ چارەسەر هەیە بۆ مناڵی ئۆتیزم کە هەرسێکیان پێکەوە کرێ بکردنە سێتێک و لەگەڵ مناڵانی ئۆتیزمە بەکاربێنرێ یەکەم باشترکردنی ڕەفتار بڕوانینە ڕەفتاری مناڵ و ئەو تەکنیکانی بۆ باشترکردنی ڕەفتاری مناڵ با بڵین بەکارهێنرێ و سوودی لە ئێبینرێ بەکاری بێنین کە ئەمە زیاتر خۆی لە کۆمەڵێک ترێنین و ڕاهێنان و جوڵەی فیزیکی عبینێتوانێ کە لە ڕێگای پسپۆری تایبەتوانێ ئەکرێ لەگەڵ مناڵەکە جێبەجێ بکرێت دووهەم بنیادنانی فێرکاری مناڵی ئۆتیزم زۆر شت نازانێ ئەبێ ئێمە فێری بکەین و باشترینش تەکنیکیش بۆ فێربوون ڕاهێنان پێکردنە و باشترکردنی سەرنج و تەرکیزی مناڵەکەیە لە ڕێی زۆر دووبارەکردنەوەی ئەکتیڤیتیەکانەوە سێهەم دەرمان ئەم سیانە پێکەوانێ ئەکرێ ببنە چارەسەرێکی باش و کاتێکی ژێمە باسی چارەسەرەکەن چەند بەرنمەیەکی جیهانی هەیە ئەبێ چاومان لەسەری بێ بۆ نمونە بەرنامەی لۆڤاسمان هەیە کە دکتۆر لۆڤاز با بڵین دانەریەتی ئەمە یەکێک لە بەرنامەکانە بەرنامەی لیپمان هەیە کە پێش قۆناغی چوونە قوتابخانە ئەکرێ لەگەڵ مناڵی ئۆتیزمە ئەم بەرنامەیە جێبەجێ بکرێ و سوودێکی زۆری بۆ مناڵ هەیە بەرنامەی تیچمان هەیە ئەم بەرنامە دکتۆر سکۆپلەر با بڵین دامەزرێنەرێتی زیاتر بەرنمەیەکی پەروەردەیە بۆیە ئەگەر ئێمە ینی بەگشتی باز لە چارەسەر بکەین بێهیوان نەبین بەڵە چارەسەر هەیە بەڵام بەمەرجێ چۆنەڵی خێزانەکە ژینگێکی گونجاو بۆ مناڵانی ئۆتیزم دابین بکەن و پەیوەندی بکەن بە خەڵک و کەسانی پسپۆڕ و بۆ ڕێنموینیان بکەن و مناڵی ئۆتیزم پێویستی بە کاتێکی زۆر زۆرە بۆ نمونە من پەتایەکەم گرتووە لەوانێ مانگێک بخانێ چا ببمەوە بەڵام مناڵانی ئۆتیزم زیاتر لە چەند ساڵەخەیانن مناڵ هەیە 15 ساڵ ڕاهێنانی پێکرا ئەنجا چاک بووە زۆر باشە دکتۆریان دەرفەتمان هیچ نەماوە بەڵام ئەگەر پەیامێک وەکو کۆتا پێیان خۆت پێت خۆش بێ بیگەێنیت وەڵاهی کۆتا پەیامم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەر خێزانێک کە مناڵی ئۆتیزمی هەیە چکە من پێم وایە ئەوان ماندووترین جیلی ئەم کۆمەڵگەیەن 1000 جار زیاتر لە کرێکارێک ماندووترن ئەحساسی دایکێکی مناڵی ئۆتیزم بەس ئەو دایکە هەستی پێکە کە مناڵی ئۆتیزمی هەیە بۆیە پێم خۆشە ینی هەر هەمومان هاوکار بین و بتوانین چۆنەڵی لە ڕووی ڕۆحی و معنەویەوانێ لە پشتیان بین چکە ئەوان پێویستیان بە ئێمێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زانە عەزیز مامۆستای زانکۆ پسپۆر لە بواری منداڵانی ئۆتیزم سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی وەڵا بینەرانی عەزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەسگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەشهبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیک بوونەوەی وەرزی بەهار قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت ناونیشان سلێمانی کانیاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە قەڵای دمدم تەلاری شێخ موستەفا بازاڕی زێوەری نوێ دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن
1972 105 71 37 1951 113 90 73 قماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە. زیاتر بە نانی گەرم و ساوز و ماستاوە خوێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە. لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوەدا لەناو جانتاگەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی. سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئایزان دووبارە سڵاوتان لێبێت لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە قسە لەسەر وشیاری مینەکەین وەروەها وەک پێشتریش هاوکارە ماماژەی پێکرد هەموو ساڵێک 4 نیسان یاخود 4 دیاری کراوە بە ڕۆژی وشیاریکردنەوەی هاوڵاتیان لە مەترسیەکانی مین و ئاشناییان و حاڵەتەکانی مین و چۆنیەتی مامەڵە و خۆپارێزگاریکردن لە ناوچانە و لەو کێڵگانێکەوە مینیان لێ بە میوانداری زۆر بەڕێز محسین شێخ عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە سلێمانی لەگەڵمانە. کاک شێخ محسین زۆر بەخێربێی. ئەمڕۆ ڕۆژی جیهانی وشیاری و وەروەها با بڵێن ئاگاداربوونی هاوڵاتیانە لە مین لەم ڕۆژەیە چه پەیامێکت هەیە؟ بەڵێ زۆر سوپاسانەکەم سپاس بۆ میوانداری و ئەم دەرفەتە دیارە ڕۆژی هەشتی کانونی یەکەمی ساڵی 2005 نەتەوە یەکگرتوەکان بڕیاریدا کە ڕۆژی 4 بکاتە ڕۆژی جیهانی وشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و پاڵپشتیکردنی کاروباری مین و هەر لە 4 2006 بۆ یەکەم جار ئەو ڕۆژە یاد کرایەوە لەلایەن UN و لەلایەن ئەو وڵاتانەی کە جیرۆدەی
مەترسیەکانی مین و تەقەمەنین بێگومانی ویان کەبیری لەوە کردوەوە کە ڕۆژێکی جیهانی بۆ ئەو دیاری بکات و بیکا بە ڕۆژێکی جیهانی بۆ ئەو دوژمنە پڕمەترسیە هەڵبەتە مین دوژمنێکی ترسناکە و دوژمنێکی پڕمەترسیە و دوژمنێکە لە ناوبەری مرۆڤایەتیە بەداخەو بۆ ئەوەی کە لە کاتی خۆیان ئیتر چۆن دروستکرا و بۆچی دروستکرا و بۆچمە بەستێ بەکار هاتووە لە ئێستا دوژمنێکی سەرسەختی مرۆڤایەتیە و بە تایبەتیش ئەم هەرێمی کوردستانەی خۆمان و بە تایبەتتریش شاری سلێمانی و سنووری کار و چالاکیەکانی ئێمە لەبەرەوەی 7 ملیۆن مین چێنراوە لە هەرێمی کوردستان و پشتی شێر بە پارێزگای سلێمانی کەوتووە کە زۆرترینی ئەو مینانە لە سنووری کار و چالاکیەکانی ئێمە بەداخەوە چێنراوە ئێمە وەک بەڕێبەراتی گشتی کاروباری مین بەڕێبەراتێکمان هەیە بە ناوی بەڕێبەراتی هوشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی و ئەم بەڕێبەراتیەمان چەند تیمێکی هەیە و ئەم چەند تیمە بە بەردەوامی سەردانیان کردووە و خولیان کردوێتەوە و تەوعیەی خەڵکیان کردووە لە مەترسیەکانی مین و تەقەمانی بە هەموو فئەکانیەوە بۆ نمونە خولمان کردوێتەوە بۆ پاسەوانی سنوور خولمان کردوێتەوە بۆ پۆلیسی دارستان و خولی هاوینەمان هەبووە بۆ مناڵانی چەند گوندێکمان لە سنووری ناحەیە کۆ کردوێتەوە خولی هاوینەمان بۆ کردوونەتەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی ئاگادارمان کردنەوەنەوە هەم لە ڕێی وێنە کێشان و مۆسیقا و کۆمەڵەشتیشان فێرکراوە و لەگەڵ ئەوەشە پەیامی هوشیاریمان پێگەیانون و وریانمان کردوونەتەوە خۆشبەختانە ئەوەی کە لە ڕێی بەڕێبەراتی هوشیاری مینەوە کردومانە بە پێی ئەو داتایانی کەلامانە یعنی بە ڕێژەیەکی زۆر بەرچاو قوربانی مینمان کەم کردوێتەوە زۆر باش حوسێن لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا بەتابێت لە ناوچەی دەوروبەری سلێمانیدا چ ناوچەیەک زۆر مەترسی هەیە کە با بڵێن مینێکی زیاتری لەوێت کە هاوڵاتیان سەردانی و ناوچانە نەکەن دیارە لە سنووری من باسی سنووری کار و چالاکی خۆمانەکەم وەک بەڕێبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی ئێمە زۆرترین ناوچەی پیسبوومان بە دەرەجەی یەکەم ینی ئەگەر بە ڕیزبەندی ڕێکی خەین ناوچەی پێنجوێنە لە بەرەوەی هێڵی تەماز بووە لە نێوان ئێران و عێراق و شەڕگە بووە هەم عێراق مینی چانووە هەم ئێران هجومی کردووە مجموعەی منطقەی گرتووە لە کاتی خۆیان مینی چاندوێتەوە یعنی کۆمەڵی مینی زۆر زۆری لێیە ئەمە بە دەرەجەی یەکەم پێنجوێنمان هەیە شارباژێڕمان هەیە پارێزگای هەڵەبجەمان هەیە سنووری پارێزگای هەڵەبجە ئەمانە بە دەرەجەی یەکەم کەمینی لێە و بەعامیش هەموو سنووری کوردستان لێتی با بڵێن سنووری قایمقامەتی قەزای دوکان شاخی سارا لێتی قەرەسەر گشتی ناوچە سنووری ڕاپەڕین لێتی بەڵێ لێتی زۆر باشە کاک شەمەسین وەرزی بەهارە هەرێمی کوردستان ساڵانە بەداخەوە دەبینین ڕوودەدا بەهۆی مینەوە مەسەلەن کەسێک بەشێک لە جەستەی لێ دەبێت و یا دەبنە قوربانی کار و چالاکیەکانیەوە بە زیاتر لە وەرزی بەهاران ڕەنگە ئێستاکە خەڵکێکی زۆر بچێتەوە دەشت و دەرە بە زیاریکاریش دەچنەوە سنوورەکان و دەچنەوە گوندەکان لەوێش هەنێ شوێن هەیە مەترسی لێیە مەسەلەن زۆر جا دەمانبینی تابلۆی ئاگادارکردنەوەی مین هەبوو بەداخەوە ئێستاکە بەشێکیان یان هەر خەڵک خۆی لایەن دەباوەک تێکیان دەدا ئەمانە هەڵتان داوە مەسە ئەو شوێنانەی دیسانەوە کۆنتترۆل بکرێنەوە قەتعیان تێدا بێ لا ببرێن یاخود هەماهنگگیتان لەگەڵ هاوڵاتیان چۆنە ئەوەی جەنابەت ئاماژت پێدا 100% وایە بەداخەوە پێشتر ئێمە حملەیەکی یعنی دیمارکیشنی پێڵین ئێمە ینی نیشانە ڕێژکردن ئەو شوێنانەی کە مەترسیدارن زۆربەی زۆری نیشانە ڕێژکران هەمووی ئەو علامەتی مینە کە لە سەر دوو ئێسقانەکەی کە سێگۆشەیەکی کە لە سەر دوو ئێسقانەکەی تایە نیشانەی مەترسی و مینە بوونی وجودی مینی لێە دیارە زۆر کەس لە کاتی خۆیان ئیتر کۆمەڵە کەس هەر بەداخەوە وعی و ناحەی ڕۆشنبیری ئەو نەبووە هەر بە بێ ئەوەی کە پێویستیشی بەوە بێ هەڵی کەندووە و فڕیاوە بۆی حەقلەکە بشێوێنە یا شوێنە پڕمەترسێکە بشێنێ کۆمەڵی کەسیش لە کاتی گرانی و قات و قڕی و نەداراییەکە زۆربەی زۆری هەڵی کەنەوە بەکاری هێناوە ئیتر بۆ چه هەر چمە بەستێک بەکاری هێناوە ئەویان ئێمە نازانین بەڵام لە ئێستای ئێمە لەو حملانەی کە کردومانە هەم لە ڕێی کەناڵی ئەلامیەکانەوە حملێکی بەرفراوانمان کردووە و هەم لە ڕێی فلێکس کۆمەڵی فلێکسمان چاپ کردووە لە سەیتەرەکان لە ناوچە گەشتیاریەکان و هەم کۆمەڵێ ئەوراقمان چاپ کردووە لە ڕێگەی تیمەکانمانەوە ڕۆژانی کە گەشتیاران گەشتەکەن و سەردانەکان تیمەکانی ئێمە چنە ئەو سنوورانە لە سەیتەرەکانە ئەوەسن یا لە خاڵێکی پشکنینە ئەوەسن تەوزیعەکەن بەسەر گەشتیارانە کاچن ئەم ناوچانە ئەو ناوچانەی کە مەترسیدارە چۆن بیناسنەوە کە ئەمە ناوچەیەکی مەترسیدارە و مینی لێ ئەگەر نیشانە ڕێژ نەکرابوو
بۆ نمونە ناوچەیەک ئەگەر زەبنگ بێگژ و جای زۆری لێ بێگەر دارستانێکی چڕێ چەندین ساڵ هەست بکەی کە ئەوەی لێ نەماوە یاخود ئەگەر ئێسقان لە دوورەوە ببینی کۆمەڵی ئێسقان ئەمانە هەمووی نیشانەی ئەوەن کە ئەو ناوچەیە مەترسیدارە و دیارە مینی لێ چکە ئەو مەسەلەن ئەمانە هەمووی نیشانن بۆ ئەوەی کە ئەو خەڵکە وعیەکی هەبێ لەسەرەوە هەرچەنە ئێمە لە ساڵانی پێشوە کە میزانی هەبوو کە قەیران نەبوو کە کەرەنتینە نەبووە حملەی زۆر چڕ و مکەسەفمان کردووە بۆ تەوعیەوە بۆ هوشیارکردنەوەی هەم گوند نشینان هەم گەشتیاران هەم ئەوە لە ئێستا پلانمان هەیە بۆ ئەو هاوڵاتیانەی شاخەوانیەکەن ئێستا لە بەرنامەمانە لە هەفتەی داهاتووە گروپی شاخەوانیانەکان خولیان بۆکەینەوە لە ناو بەڕێوەبەرەتی گشتی کاروباری مینی سلێمانی لە لای خۆمان و تەوعەیەکی باشیانەکەین لە بەرەوەوانە دوور ئەڕۆن بۆ ناوچە شاخاویەکان گەشتەکەن بۆی بەرچاوڕوونێکی باشیان هەبێ و بە دوور بن لەم دوژمنە نەگریسە لە بەرەوەمە بەڕاستی دوژمنێکی بکوژە و بەردەوام ئێمە زەحیەوێکی زۆرمان ناوە و بەردەوامیش لەوە یعنی قوربانی بەداخ زۆر باشکە محسن ئەم مینانەکە لە زەویدا هەن لە چه حاڵەتێکە ئەتەقنەوە بەسەر ینی بۆی مرۆڤە لە حاڵەتێکا کە زۆر لە ژێر زەوی یاخودەوە تا هەنێکی هاتوۆتە دەرەوە و ڕێنمایی چی ئەگەر کەسێک لە شاخێکا تووشی حاڵەتێکی وا هەبوو قاچی بەرمینێ بکەوت و کە ئەیبینێ مەمینە و ئەنی ڕێنمایی هەوەی کە چارەسەر بکرێت و نەتەقێتەوە بەڕاستی بەداخەوە نەخێر مین خۆی ئەکسپایررا بێ خۆی ئەمە مشکلەیە یعنی چەند ساڵ لە ژێر زەویە بێت چەند ساڵ چەند جێرەکاری خۆی هەرەکە هەرە تەقێتەوە و ئەوەی کە جەنابەت باسیەکەی مەسەلەن ئەگەر هاوڵاتێک پێی بخاتە سەرمینێکەوە حتمما بە فشارە تەقێتەوە یعنی بە بەسیترین زەخت کە ئەیکەیتە سەری یعنی پرێشە ئەو زەختی بگەڕێتەوە ئیلا هەر جوڵەیەکی پێ بکە ئەتەقێتەوەی ترجاری وە ئیتر ئەوە هیچ علاجێکی نییە بۆ ئەڵغامە شخصیەکان وایە کە قاچت بەرزەنات هەنێکیان هەر بەری کەوتی لەریەوە تەقێتەوە خۆی دووسێنە مەسەلەن جاری وای بە ڕەتڵ دانراوە مەسەلەن بۆ نمونە بەتەل گەێنراوە بەیەک ڕەتڵەکە قاچێک بەرتەلەکە بکەوێت ڕەتڵەکە تەقێتەوە واریج کۆمەڵێکی تر مەسەرەن شخصین کە دانراون ئەو کە قاچی چوە سەر ئەتیادی ئەتەقێتەوە عنی ئەوە نییە بڵێ زۆرجار لە فلیما بینراوە و لەوانەیە لەو مەستەرەوە سەرچاوی گر پێ قاچە خاتە سەرمینەکەەوە چێ بۆی چارە سەرەکەمانە تۆزێ جۆرێک لە مبالغەی تایە ئەیجنا بە بەسیترین پرێش یعنی ئەو پستانی کە ئەیکەی قووە نییە لەو تەوازنە ڕایگرێکە نەهێڵێ هەڵسێتەوە هەر جوڵەیەکی بەسیت کە ئەوە تەقێت ساڵتێ پەڕیەوە بەسەر ئەو دانانی مینەیە بۆ لە هەرێمی کوردستاندا ینی ئەو تەلانە و ئەو ڕەتڵانێکە باسێکی ئێستش هەر ئیشی خۆی دەکات هەر ئیشی خۆیەکە بەداخەوە و ئێمە تەسحەیەکی زۆریشمان ناوە یعنی بەرکەوتوانی مینی من ئەم سنووری پارێزگای سلێمانیەتان ئاگەر ئاماژە پێبن پشتی شێرمان بەرکەوتووە لە قوربانیانیشە بەداخەوە نزیکەی 6500 شەهیدمان هەیە ئێمە لێرە یعنی ئەمە خۆی جۆرێکە لە جینۆساید و بەردەوامیشان پرۆسەیە مەسەلەن بۆ نمونە پارکە 2020 بووە 5 شەهید و بریندارێکمان هەبووە پێرارکە 2019 بووە 4 شەهید و کەم ئەندام یعنی بەریندارێکمان هەبووە لەبەرەوە ئەمە پرۆسی مین چییە ینی خۆی ئەم مینە ئەمە نەمەترسیدارە ئێمە قاعدەیەکمان هەیە ئەڵێ یەکەم هەڵە دوا هەڵێ یعنی کە هەڵەیەکت کرد مەسەرەن حتا بۆ کارمەندەکانی خۆمان ئەگەر بە هەڵە مەسەرن کاری لەگەڵ بکەن و مامەڵی لەگەڵا بکەن یەکەم هەڵە ئاخر هەڵەیە یاکەم ئەندام تەکە یا لە ناوتەبە یعنی هیچ مەجاالێکی تیانە لەبەرەوەی ئەمە پڕ مەترسیە لەبەرەوە بەداخەوە ئێمە ئەو هەموو بریندارەمان هەیە ئەو هەموو شەیدەمان هەبوو 1481 کە برینداریشمان هەیە کەمووی بۆتەوەی کەم ئەندام بوونیان هیوای هەردوو چاوی لە دەزاوە هیوای هەردوو دەستی لە دەزاوە هیوای هەردوو قاچی لە دەزاوە قاچێک دەستێک یعنی لە هەموو ناوعەکانمان شێخ موسیم بابەتێکی ترێ مۆزوعی پەروەردەیە من خۆم خەڵکی گوندێک بووم لە سنوور کە منتیقەیەک ئەلغامی زۆری لێبوو لە ناوچەی هەورامان وەخت خۆی ڕێکخراوی ئەمێجی هەبوو باوکاری لەگەڵ وەزارەتی پەروەردە و قوتابخانەکان داهاتن ئێمەیان فێری تەنانەت دوێنێ ئەلغامەکانمان مینەکانمان دەکێشایەوە لە ڤاڵمارا و 5 کیلۆ شخصی و داغامی دەبابەوە هەمووی ئەمان ناسییانێ مەترسیەکان چەند بەرز دەبێتەوە چەند دەڕوا چەندێک مەترسی هەیە چۆن مامەڵە بکەن بەڵام هەستەکەم ینی ئەمە ئێستاکە لە پەروەردەکان نەماوە نمونەیەکی حید بۆ بگەمەوە چوینە ناوچەیەک برادرناوتیان لێرە دانەدانە لێتی وەکۆی دانەدانە نییە میندێک داوتکاکە من نایەمەوە شوێنە گروپێکی تر ڕۆشن بەداخۆیەکێکیان قاچی لە دەستدا یعنی شتێکی زۆر ناخۆشە ئەمانە یعنی ئەمە ئازایەتی ئەمە لەو پەروەردەیەوە کە هەمان مەترسی هەڵغام بەڕاستی هەڵغاممان ناسیوە پێیان وتوین کە ئەمە چه مەترسیەکی هەیە ئەوە نییە دانەدانەی لێە هیچ نییە خۆ دانەدانەکە بۆی ئەگکێڵێ بەرتۆ ناکەوێت هەوڵتان نەیاوە لە ڕێگەی قوتابخانەکانەوە هەچەند هەوڵ هەیە من خۆم بە ئێستاشەوە بینیمە بەڵام تر بەداخەوە وەزاکە بەام هەمووی کاریگەری لێکردەوە بەڵام مین شتێک نییە ئێمال بکرێت دیسانە هەر ئەبێ ئەو وشاریە هەر لە مناڵیەوە بەتابەت ناوچە سنووریەکان
بەڵێ کردو نەک هەوڵمانەوە کردومانە بە عملی کردومانە مەکسەرنۆک بۆم باس کردی ئێمە پێشتر تیمەکانی بەڕێوەبەتی هوشاری مینمان خولی هاوینەما خولی هوشیارەکان خولی سختان ماوە بڵێ هەر کۆنتاکتێکی باشمان هەیە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و پێش ناوخۆیەکانشمان ئێمە وەک بەڕێوەبەتی گشتی کاروباری من خولی هوشیارکردنەوەی هاوینەمان هەیە چیەکەین لەم خولە هاوینانە ئێمە ئەم ئەوەی پێشتر ئاماژەم پێ بەس بە جوانتر ڕوونی بکەمەوە ئێمە مناڵی قوتابخانەکانی چەند گوندێک یا لە گوندێک کۆکەینەوە یا لە قایمقامێتی قەزاکە کۆیەکەینەوە یا لە ناحێکە کۆیەکەینەوە شوێنێکمان بۆ تەخسیسەکانی تری ئایا قوتابخانەیەک بێ یا بارگای قایمقامێت بێ ئەوە بێوانیش بەڕاستی ڕێز و حرمەتم لێرەوە بۆ هەم برا قایمقامەکان و هەم مدیر ناحەکان زۆر هاوکارمان لەو بابەتە لەبەرەوەی علاقی بە ڕۆحی کەسەوە مرۆڤەکانەوە هەیە لەوێ لەم خولانە ئێمە مامۆسای زۆر بەتوامان نامان هەیە لە تیمەکانی هوشیاری لە ڕێگەی فلێکس لە ڕێگەی وەسائلی ئیزاحی حتا مەسەلەن کۆمەڵی شعرمان هەیە بەسەر مەترسیەکانی مینە بە مۆسیقا و بە هۆنراوەکە پێیان لەبەرەکەین کە مین چیە و چۆن مەترسیە ئۆپەرێتیان بۆکەین نیشانۆگەریانەکەین چۆن کەسێک هاوڵاتیەک لە گوندێکە ئەڕوا و چۆن مناڵێک گوێ بە باوکی نایە بە قسەی ناکە ئەڵێمە چۆ کێڵگەمینە ئەچێتە کێڵگەمینەکەەوە بەرمینەکەوێ و ئەبێ بە قوربانی و دوایی داخێکە کاتە دڵی باوکو کە سوکارەکەەوە یایشێک چۆن قاچێکی لە دەسایەتوایی هەموو تەمەنی ئەناڵێنێ بەدەست ئەو کەم ئەندامیەوە یعنی ئەمە نەما وا مەترسێکەمان خستۆتە مێشتیانەوە ئەسڵەن لە دووری شۆ بڵێن ئەوە کێڵگەمینە لێ نزیک نەبنەوە ئەمەمان کردووە ئەنجا خەڵاتیان بەسەردا بەشەکەین دیاریان بەدەسەردا بەشەکەین وامان کردووە کۆمەڵی جانتا ئێمە لە کوردەواری خۆمانە ئێمە پێڵێن توێشەبەرەی شوان کۆمەڵی جانتا ڕسمی هەموو جۆرەکانی مین و تەقەمەنیمان لەسەر پشتی جانتاکە تەبع کردووە بۆی ئەم تەوزیعمان کردو بەسەر گوندنشینەکانە بۆی کاتێک کە شوانی گوندەکان ئەڕات بۆ شوانی دائیمە کە توێشەبەرەکەی داکەن ڕسمی مینەکە لەبەر دەستیا بێ بزانێت کە ئەمە مەترسی هەیە ئەمە مەترسیدارە ئەم شوێنە ئەمینەی بینی دەستکارینەکە مامەڵی لەگەڵانەکە من پێت ئەڵێم ئێمە حملەیەکی زۆر مکەسەفمان کردووە حتا لە ڕێی کەناڵی ئەعلانەکانەوە حتا ئیعلامەکانەوە حتا زۆر یعنی بە مکەسەفی بە پلانێکی تۆکمە هەم ئێمەش و هەم ڕێکخراونەوە دەوڵەتەکانی شکارمان لەسەر کردووە بەڵام چیمان کردووە بەڵام ئەوەی هەیە بەداخەوە من ئەم گلەیەم هەیە هەتا ئێستا کۆمەڵێک کەسێ لەو ئاسانیە ئیستیجابەی هەبێ بۆ ئەو بەرچاوڕوونیانەی ئێمەیل ئەو تەوعیانی ئێمەیکرد مەسەلەن زۆر کەس پێی وتراوەکە کە ئەوە مینە مەڕۆرە ئەو شوێنەوە کێڵگە منە وتێتی کوڕی وانە گوێی مێرێ یەکجاروانێ لەو لاو جەنازەکەیمان هێناوتەوە یعنی پێرار لە سنووری ناوپارێز هاوڵاتێک بۆ گژی گوێی بەهارە ڕۆشت بۆ ئەوێوە باوەڕکەی جەنازەکەشی پەیوەندیان پێوەکردین جەنازەکەشی نە ئەتوانرا تیمەکانی خۆمان ڕۆشتین ڕێگەیەکمان پا کردێتەوە تا گەشتۆتە سەر جەنازەکە لەوێ بە پارچە پارچەی هێنەمانە خوارە تێگی بەداخەوە یعنی ئەمە ئیستیجابەی تەسیرە کارە کاتە یعنی ئەکەوێتە سەر ئاستی وعی و ڕۆشنبی ئەو کەسە و تێگەیشتنی لە مەترسی ئەمنی زۆر کەسێ ئێسەش یاری پێکە یعنی هەڵێگرێتەوە بەدەست و ئیکاتەوە بۆ هەڵگرت دەرهێنانی تێنتی و ئینەکەی بۆی مامەڵێتەوە شێخ موسین بابەتێک هەیە باسی پاکردنەوەی کێڵگەکانە بەس پێش بچمەوە سەرەوە بابەتانە ئەمەوێ شتێک بپرسم زۆر جاپاز لەوە کرێ ڕەشەبایەکی بەهێز یاخود بارانێکی زۆرە بارێ بە خۆر لافاوەکان یاخود گژوگیا بەرزە بێتەوە وشگە بە ئاگرکەوتنەوە ئەمانە تا چەند کاریگەریانە بێت لە جوڵانی شوێنی بەشێک لە مینەکان بەشێک کە مەسەڵەن ڕەنگە کێشیان کەمتر بێ یان لەسەری سەطحی زەوی بن ئەمەش دیسانەوە مەترسی بۆ ئیش ئەوە دروست ناکوار بۆ هاوڵاتیانەگە ڕوونکردنەوەیەکیش لەو بارەیەوە بێ طبعاً زۆر مەترسی دروستەکە ئەوە تۆپۆگرافیای کوردستان و ئەو هەوای کوردستان یەکێکە لە کارکردە هەرە ڕئیسیەکانی کە عائیقێکی گەورەی لە بەردەم پاکسازی و پرۆسی پاکسازی من لە هەرێمی کوردستان بۆ مەسەلەن بۆ نمونە ئێمە ئەم کێڵگەمینانە ئەم سنوورە ئێمە مایند ئێریامان هەیە و ماینفیلدمان هەیە مایند ئێریا ینی ناوچەی مەترسیندار ماینفیلد ئەو شوێنەیە کە حەقی مینە بە فعلی کێڵگەمینەکەی تیا دەرێت کە جاری وایە تۆ شوێنێک مەسەلەن کە کاتی خۆی لە داتایە داخڵ کراوەڵە ئەم منطقەیە هەمووی مەترسیدارە مینی تایە دوایی کە ئێمە سکێجەکەین و بچووکەکەینەوە ماینفیلدەکە بێ بە ڕوبەرێکی بچووکتر ئێمە چیەکەین مەسەلەن بۆ نمونە لافاو کەندڕ بەفربارین با ئەم نەو عشتانە ئەم باو بۆران و کەندڕ دروستکردنەوەانە ڕێڕەوی مینەکانە گۆڕێت جاری وها بێ مەسەلەن زەویەکمان پاک کردوتەوە لە 100 پاک کراوەتەوە بۆ نمونە زەویەک لەولا ئەوەوە با بڵێن تۆزێ لێژگانی بۆ یاخود ئەو بووە لە بەرنامەی لەو پلانی ئەو پاکردنەوەیانە بووە ڕێڕەوی بڵێن لافا و باران و ئەمانە مینی ئەوی گواستۆتەوە مەسەلەن ئەم زەویە پاکە ئەمیشی پیس کردوتەوە جاری وە هەبوو مەسەلەن لافا و ئەو بڵێن
مینەکانی ڕاماڵیەوە بۆ دۆڵەکان و لێشەوە بۆ سەرچاوی ڕووبارەکان کە هاتۆتەوە ناو ڕووبارەکان کە با بڵێن کانیەکان سەرچاوی کانی و ئاوەکان کە ئەمەش مەترسێکی زۆری هەیە لەبەرەوە ئەمانە هەمووی عائقن بە فعلی ڕێگرن و وەڕێگریشن لە بەردەم سەریعکردنی پرۆسەکە چکە خۆی پرۆسەکە پرۆسەیەکی سستە ئەبێت تۆ ئەتەوێت ڕۆحێک ڕزگارکەی نابێ بە سەریعی پرۆسەکە بڕۆ هەر بەپێی ستانداردی عالەمی چکەمە بەپێی ئایماس ئیشەکەین ئایماز ینی ئەنتەرناشنال ماین ئاکشن ستاندارد ئەم پێوەرە لە هەموو عالەما کاری پێکرێت کە ئێمە لە کوردستان کاری پێکەین بە هەمان پێوەرکارەکەین ببوورن و هەر ئەو پێوەرەیە کە ئێمە ئیشی پێکەین و ئەوە ڕێگرە لە بەردەمی کارەکانمان بەڕاست زۆر باشکە بە تیمەکانتان لە دەرهێنانی مین لە هەرێمی کوردستان یاخود لە دەوروبەری سلێمانیدا ئێوە تیمەکانتان بە شێوازێک کار دەکەن و ئایا ئەو ئەجێزە و ئەو بابەتانی کە پێویستن بۆ دەرهێنانی مین لە بەڕێوەلایەتەکە ئێوەدا هەیەەوە ئایا حکوومەت هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان تا چەند هاوکارتان لەوەی کە بتوان ئەو ناوچانەی کە مینی لێ پاک بکرێنەوە و خۆش ئاماژە پێکرد زۆرێک لە ناوچە هەیە لە هەرێمی کوردستاندا تا ئێستاش هەر مەترسی بوونی مین تێداماوە پێویستە وڵاتیان سەردانی ئەو ناوچانەکەن بەڵام گرنگە چۆن حکوومەتی کوردستان هاوکارتان و ئایا ئەو پێداویستیانە هەیە کە ئێوە بتانێت لە دەرێنانی مینەکاندا بەکاری بێن دەست خۆشوەڵی ئەو شێوازی کارکردنی کە ئێمە کاری پێکەین لە هەموو عالەمە هەر بە هەمان شێواز کارەکەین ئێمە بە شێوازی میکانیکی کارەکەین و بە شێوازی دەستیش کارەکەین بە شێوازی میکانیکی لە ڕێگەی مەکائین و ئالاتەوە کارەکەین شۆفر و حەفارەوانە دەرەکراوە ئێمە بەشی میکانیکمان هەیە و سێتیمی میکانیکیمان هەیە خۆشبەختانە هەموو کارمەندی بەتوانە و خاوەن ئەزمون و خاوەن خیبرن کە کار ئەەکەنەوە بە شێوازی دەستیش لە ڕێگەی تیمەکانی میلابەری دەستی بە تایبەتی بۆ شوێنە سەخت و شاخاوەکان کە ماکائین نایگاتێ زیاتر بە شێوازی دەستی کارەکەین ئەمە وەک شێوازی کارکردن وەک شێوازی ئەوەی کە حکوومەت پشگیرمان وێ فعلن لە بیدایەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان فەندێکی باش و میزانیەکی باش و تەخسیسێکی باشمان نەبووە حتا وای کردووە ئێمە کۆمەڵە کۆمپانیای نێودەوڵەتی شاتونەتە ناو هەرێمی کوردستان بە شێوازی کە تەندەرکاریان کرد و کۆمەڵە کۆمپانیای ناوخۆی و نێودەوڵەتی دروست بوون لە بواری میناکاریانە کرد و ئێمە بە خۆمان و بە کۆمپانیا نێودەوڵەتەکان و کۆمپانیا ناوەکیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆیەکان بە هەر هەموو لایەک لەم پرۆسەیە کارمان کردووە مەترسیەکانمان کەم کردوێتەوە کە لێرەوە دەستخۆشیان لێکم ئەوانش جێلەسیان دیار بووە بەڵام لە ئێستاە خۆتان نەزانن کۆمەڵی قەیران ڕووی تێکردین قەیرانی دارایی ڕووی تێکردین بڕینی بودجەمان لەلایەن حکوومەتی ناوەندەوە ئەمە ڕێگرێکی تر بوو کۆڤید 19 ڤایرۆسی کۆرۆنا و کەرنتینە و دروستبوونی کەرنتینەوەمانە ئەمە ڕێگرێکی تر بوو وە لە ئێستا ئیش لەسەرەوەکەن ئێمە کۆمەڵی ئۆتۆمبیل بەگرێ بەستی مەکانمانیانە ئەبردە سەر حەقل ئێستا حکوومەتی هەرێم ڕەزامەندی لەسەرەوەیە کە ئۆتۆمبیلمان بۆ بکڕێت چاوەڕوانی کڕینی ئۆتۆمبیلەکانین بۆ تیمەکانمان کە ئەبێ بە مڵکی بەڕێبەراتێ گشتێکەکەمان و بەردەوامیش ئێمە هەوڵمان ناوە لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتەکانیشەوە کە ئامێر و ئەچیزە و شتمان بۆ بکڕێت ئەمارێک لایە کە چەند کەس لە نێو ئۆتیمانی ئێوە گیانیان لە دەستدا بێت ئێمە وەک گیان لە دەستان وەک تیمەکانی بەڕێبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی ئێمە تقریبا لە 2 شەهیدمان هەبووە وەک شەهیدی کارمەند لەگەڵ 5 کەم ئەندام ئەوانەی کە وەک خۆمان وەک کارمەندەکان چکە لە بەرەوەی کارمەند ئەم کارمەندانەمان هەموو خولی زۆر بەهێزیان هەمویان ڕاهێنراون و هەمویان PPE کە پێڵێن کەلوپەلی خۆپارێزی لەبەرەکان لە درع و لە ڤایزەر و ئەبێ بەپێی دائیمەن مشریفیان بەسەرەوە بێژگەلەوەی کە سەکشن لیدەرێک سەرپەرشتی 4 دیماینەرەکە لای چاڵگەمینەکە بە بەردەوامی چاودێریەکە بۆ ئەوی مەسەرەن ڤایزەرەکەی هەڵنایەتەوە دەرعەکەی دانەنێ خۆی نەکاتەوە بەداخەوە ئەم سەربازەونانە زۆر ماندوون زۆر هیلاکن بەڵام بۆم باسکردی بۆ سەلامەتی پرۆسەکە سەکشن لیدەرێک سەرپەرشتی 4 دیماینەرەکە کە ئیشەکە بۆی بە مخالەفە ئیژنەکە بێجگەل لەوە 2 سەکشن لیدەرەکە و هەموو تیمەکەش تیم لیدەرێکیان هەیە کە ئیشرافی عامیانەکە بێجگەلەوەی کە تیم لیدەرەکەمە بەپێی ئەزمون و بەپێی شەهادە و بەپێی خیبرە ئەمانە پۆستەکانیان ئەدرێتێ بێجگەل لەمانە QA-مانەیە دڵنیایی جۆری بە بەردەوامی بە کتوپڕی سەردانی کێڵگەمینەکانەکە و ئەگەر دیماینەرێک بە مخالفە کار بکە بە شێوازێکی هەڵەتی تێکتەرەکەی بەکاربێنێ و بە شێوازێکی کە هەڵە کەم چەو هەربە و ئەو ئەدەواتانی کە پێێتی بۆ هەڵگرتنەوەی مینەکە یاخود ڤایزەرەکەی لایەبێتەوە یەکسەر راپۆرتی لەسەر نووسێ و عقوبە ئێرێ و سزا ئەدرێ لەوانەیە هەر لە پرۆسەکەش دەری بکەین لە پێناوی پاراستنی گرفتێکی تریژە لە زۆر مینەکان کە شوات تەسیری تێکردوون چەندێک بە زانستی هەڵگرتنەوەی مینیش مامەڵی لەگەڵکەی ئەو لەبەرەوەی تێکچۆ ڕەنگە هەر زووتر پتەقێ و زیان هەیە ئەوە ژێکێکە لە هۆکانەکانە چکە پێگەی مینەکە شێوازی دانانەکەی بە شێوازێک دانراوە دوای ئەوە لافا و قڕولی تە و گۆڕیوێتی مەسەرەن شێوازی نەکەی گۆڕی ئەوانش هەمووی تەسیری هەیە ینی زۆر جار ئەم سەربازەونانەی ئێمە من با پێتان بڵێم هیچ کەسێک نییە لە دنیاە
هەموو ڕۆژێ هەڵسێ بچێ ڕوحی خۆی ڕوبەڕووی مەترسیەکی مەرجێکی شاراوە بکە کە نازانێت لە چ دقایقە ئایا تەقێتەوە پێیان ناتەقێتەوە چکە هەرپار مەسەرن کارمەندمان هەبوو لە MAG مینی پێتەقیەوە بەس خۆشبەختانە سەلامت بوو بەڵام عەزێتی بوو پارچەی بەرکە و چاوێکی دووسێ عملیاتی بۆ کرا ئەوە بوو پەنجەیەکی یەک دوو عملیاتی ئەم دوو پەنجانەی شکا بوو ئەوە بۆ کرا دیماینەرێکی خۆمان VS پەنجایکی پاتەقی پێرار لە پێنجوێن عینەشە چکە ئەم مامەڵان یعنی مامەڵەکردن لەگەڵ مینا شتێکی ئاسان نییە یعنی شتێک بەدەم باسکردنی زۆر ئاسانە بەڵام تۆرە پێت بڵێن بڕۆڕنا ئەو شوێنەوە ئەوەی چڵگەمینە ئەلغامەکان بدۆزەرەوە و هەڵی گرێرەوە بە شێوازێکی دروست دیاری بکە و هەڵی بگرێرەوە و تۆش بەم دڵە ڕاوژێ و بەم بێتاقەتی و بەم بێ مەزاجیەوە و بچۆرە ئەوێ و بشتوانە سەلامت بیت ینی بشتوانە پرۆسەکە بە سەلامەتی بەسەربەری ئەم سەربازەونانەی ئێمە من لە هەموو شوێنێک واسییانەکەم یعنی شەرەفمەندم پێیان شانازیان پێوەکەم کە هەموو خەڵکانێکی ماندوو نەناسن لەو پرۆسیان نزیکەی کارمەندمان لەیە 20 ساڵە 5 ساڵە کارەکە هەمانە 22 ساڵە کارەکە 25 ساڵە کارەکە بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەوان واجبی خۆیان زۆر بە ئەدایەکی جوان و بەڕێک و پێکی بەجێ ئەگەێنن بەڵام هیچ مافوی امتیازێکیان لە لای ئێمەنی لەبەرەوەی بەگرێ بەسکارەکەن لە هەموو کەناڵە ئیعلامیەکانەوە ئەم قسەیم کردۆ لە لای ئێوەشەوە ئەمەوێ پەیامەکەم بگا بە هەموو ئەندام پەرلەمانەکان و ئەندام پەرلەمانە بە ڕێزەکانی سەرجەم فراکسیۆنەکان کە ڕژنووسی پرۆژە یاسای مافوی امتیازاتی پیشەگەرانی مینمان ناردۆتە پەرلەمان لە ئەنجومەنی شورا دەرچووە لە حکوومەت دەرچووە لە ڕێگەی حکوومەتەوە ئاراستەی پەرلەمان کراوە هیوادارین کە لەوێ خوێندنەوەی بۆ بکرێت و هەمویان بە کۆدەنگی لەبەرەوەی ئەمە چینێکی ماندوو نەناسن سەربازی ونن خەڵکانی بەتوانان خەڵکانێکن بە ڕۆحی خۆیان پارێزگاری لە ڕۆحی ئێماکەن دەنگی پێ بدرێ و ئەپروف بکرێ بۆی مافوی امتیازاتیان بپارێزن زۆر باشکەمەسن لە ڕووی یاساییەوە ئەوانەی کە گیان لە دەست دەدەن یاخود کەمەندامە دەبن ئایا هیچ موچەیەکیان بۆ دابین دەکرێت جا گرفتەکەمان لەوایە لەبەرەوەی ئەم کەسانی کە لە لای ئێمە ئیشەکەن هەتا ئێستا کارمەندی گرێبەستێنەوە خۆتان نەزان بە پێی گرێبەست تۆ گرێبەست ساڵانە ئەیکەیت و نوێیەکەیتەوە یعنی کارمەندمان لە 15 ساڵە گرێبەستەکەی بۆ نوێکەینەوە 7 ساڵە گرێبەستەکەی بۆ نوێکەینەوە لە دروستبوونی و بەڕێوەبەرایەتی گشتیەوە لەگەڵمان کارەکە و هەر بە گرێبەستیش کارەکە وەک کارمەندێکی هەمیشەیی نییە لەسەر میلاکی هەمیشەیی تۆ خانەنشینی بۆ بڕێتەوە بە خزمەتێکی وەزیفی ئەوەی بۆ حساب بێ لەبەرەوە ئەو کارمەندانەمان بەداخەوە ئەوەی کە بەرمینەکە وەگەر کەم ئەندام بێ هەر وەک کاوڵاتیی کەم ئەندامی ئەعتیادی و 150,000 شتێکی وایە لە کار و کاروباری کۆمەڵاتی ئەو موچەی بۆ بڕێتەوە کە هیچ نییە بەڕای ئێمە شیاوی ئەو ماندوو بوون و ئەو تەسخێدانە نییە کە پارچەیەکی لە جەستەی خۆی بۆداوە ئەو هاوڵاتیشی کە ئەو کارمەندەشی کە شەهید دەبێت زۆر بەداخەوە هەر وەک شەهیدێکی هاوڵاتی پێشتر فەرمانێک دەرچوو بوو لە وەزارەتی شەهیدان وەک شەهیدی سەنگەر ئەژمار ئەکرا موچەیەکی شەهیدی سەنگەر بۆ وارسەکەی ئەبڕایەوە بەڵام لە ئێستای وەزارەتی شەهیدانیش ئەوە لەم یاسای چاکسازیە ئەیانەوێ یەکلایی بکەنەوە ئەو بابەتە و بەڵام ئەو بابەتانە ئەگەر شێخ مەسەن بەس بەسەراحەت لە وڵاتانی دراوسی هەتا هەنێکیشی هەر کۆمپانیایەکەنی نەک هەر حکوومێت کە کارمەندێک لەو کۆمپانیایش کەمین هەڵەگرێتەوە ئەگەر بێت و بێتە قوربانی یاخۆت بێتە خاوەن پێداویستی تایبەتیان گیان لە دەست بە یعنی بە تەواوی معنا بیمە کراوە حیاتی مناڵ و کەسوکارەکەی و بە موچەیەکی زۆر باش تاوەکو کۆتایی ژیانی یاگەر ئەگەر کەمەندامێ بە هەمان شێوە ینی پێم وانی ئەمە حکوومەت پێم وایە دەبێت تر ئاوەڕ ئەوەی جەنابتان باسەکان تاوە ئەوە لە کاتێک ئەگەر ئەم کارمەندانە مەسەرن کۆمپانیایکی دڵنیایی حکومی یاخود ئەوە هەبێت لە هەرێمی کوردستان دڵنیایان بکەیتەوە ینی تەمین عەلە الحیات بە کورتەکەی دڵنیایی لەسەر ژیانیان هەبێ ئەو کاتە لەو کاتەیە بەپێی ئەو گرێبەستی کەیەتی لەگەڵ کۆمپانیەکە هەموو قەرەبوویەکەکرێتەوە هەموو ئیشێکی بۆ کرێ بەڵام لە ئێستا ئەوە نەکرێت باشەکان وەسین دوا پەیامت چییە بۆ هاوڵاتیان بەتایبەت لەم وەرزەدا کە ڕوود لە پێدەشت و شاخەکان دەکەن بۆ سەیران و ناوچانەی کە لەوانەیە ئاگادار لە ملکەمینی لێ لەوانەیە هیچ ئاماژەیەک نەبێت کە ئەم ناوچەی مەترسیدارە پەیامت چییە کە وشیاریان هەبێت و ڕوونەکە لەنەو ناوچانە وەڵاهی من لەم کەناڵە بەڕێزی جەنابتانەوە پەیامم بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی کە گوێیان لێمانەوە ئەوانەیشی کە گوێیان لێمانەوە بیگوێڕنەوە بۆ ئەوانەی کە گوێیان لێمان نییە چکە بەڕاستی بابەتەکە بابەتی ژیان و مردنە بابەتی کەم ئەندام بوونە داواکارم لیان پابند بن بە ڕێنمایەکانی ئێمەوە بەو تەوعیانەی کە ئێمە بۆیانەکەین ئەو شوێنانەی ئەو گەشتیارانەی کە گەشتەکەن شوێنە گەزانن کە زەبەنگە و گژ و جای زۆری لێ و بەرز بۆ تۆ پڕ مەترسیە با نزیشی نەکەونەوە علامەتێکە بینن ئەگەر خواریش بۆ ڕێکی بکەنەوە بیچەقێنەوە چکە هەر ئەو لێی بەرپرزنیەوە ژیانی کەسانی تریشە کە ئێمە ئەو علامەتی
مەترسیانەمان چانوە لە سنووری ئەو جەڵگەمینانە و داواکارم بە وەعیەک و بە عەقڵێتێکی ترەوە زیاتر بیر بکەینەوە داواکارم لە هاوڵاتیە گوند نشینەکانمان ئەو پەیامانەی کە بەردەوام پێمان گەیانم یعنی وام گوندی وا هەیە دەجار تیمی تەوعیە بۆ ڕۆشتێنمان لە تۆ بێزار بوون لە تیمەکانمان بەڵام لەگەڵ ئەوە سیرەکەی پابەند نابن بە ڕێنمایەکانمانەوە ئێمە هەر بە بەردەوامی بیرهێنانەوە ینی تیوی وامان هەبوو وتمانە بۆ فلان گوندتوان وڵی زۆر چوین با ئەوێ وتمە نەخێت تەذەکەروا لەعەل الذیکرا تەنفع المؤمنین بیرهێنانەوە باش چکەمە لە ئینسان لە نسیانەوە تۆشتمان لە بیرەچێتەوە هەر بیریان بێنەوە ئێمە بەردەوامی خەڵک هەم تەوعیانەکەین هەم بە بیریشیانە هێنینەوە داواکانین پابەند من بەو ڕێنمانە ینی گژوجای بەهارە بۆ یەک دوو چڵ گژوجای بەهارە و بۆ یەک دوو چڵ ینی ئەوە ناهێنێ ئینسان ڕۆحی خۆی بخاتە مەترسیەوە خێزانێک کە تۆ مەزدەری مەعیشەتیانی خێزانێک بێ مەزدەری مەعیشەت بکەی خێزانێک کۆمەڵێ مناڵ هەتی و بخەی کۆمەڵێک یعنی ئافرەتێک بێوەژن بکەی یعنی ئەمە ئەبێت تۆ بیر تەنها لە خۆت نەکەیتەوە لە خێزانە کەشتی بکەیتەوە یاخود ئەگەر کەم ئەندامی ینی تووشی حاڵەتێکی نائارامی دەرونیە بی خۆت ینی بەدەستی خۆت ڕوبەڕووی ئەو مەترسیە مەکەرەوە لەبەرەوە داواکارم پابەند بن بە ڕێنمایەکانی تیمەکانی هوشیاری ئێمەوە پابەند بن بەو پەیامانەی کێمە لە کەناڵی ئیعلامەکانەوە تەوجیهیانەکەین هیوادارم بۆ لە پێناوی پاراستنی ژیانی خۆیانە چکە لێتان ناشارمەوە سنووری ئێمە پشتی شێری بەرکەوتووە لەو مینانە و زۆرترین ناوچەی پیسبوومان هەیە کە مەزەناکرێ بە 234 میلیۆن و 1923 مەتر مربع ئەمە ناوچەی پیس بۆ لە سنووری پارێزگای سلێمانی سنووری کار و چالاکیەکانی ئێمە لەم مەساحەیە 84 میلیۆن و 425 متر مربعی پاکراوەوە ینی تا ئێستا 120 میلیۆن و 634 میلیۆن متر مربع هێشتا پیس بووە لە سنووری کار و چالاکیەکانی ئێمە کە سنووری وەک بۆم باسکردن ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و قایمقامەتی دوکان و پێنجوێن و ناوشوان و قادرکەرەم و سیلسیلە شاخی قەراخ و هەموو ئەم ناوچان ئاگرێت زۆر باشە شەموسین دەمەوێت زۆر بە کورتی پەیامێکی شتە بێت چکە کاتمان هیچ نەماوە بۆ ئەو هاوڵاتیانەی سربەخۆ مین هەڵدەگرنەوە ڕەنگە خزمەتێکی باشیش بکەن بەڵام دەبین لێرە و لەوێ زۆر جار دەڵێن گرفتی ئەوە دروستە بێ ئەو نەخشەیە کە وەزارەتی باڵێن دەستگای مین هەیەی لای خۆی نەخشەکە تێگەچێت ڕەنگە بەلابردنی چەند مینێک وا بکات چەند کێڵگەیەک سەری لێ بشێوێ و بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگ و پڕبایەخە من زۆر نیگەرانم لەو هاوڵاتیانە چکە بە ئەرقام لامە بە ناو لامە کە ئێستا چەندین کەس تووشی مەرگ بوون ینی خۆیان کردووە بە قوربانی چەند نیو کیلۆ ڕبع کیلۆ چەند غرامێک TNT ئەم دیارە دوو حاڵەتمان هەیە کۆمەڵێک کەسەیە و گناحەیەکی ئینسانی خۆیان ئەیانەیە خۆیان چەند خۆ بەسەری مین هەڵەگرنەوە مع العلم ئێمە بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران حتا ئەگەر هاوڵاتیەک تاپۆی ڕەشی مڵچێک بە ناوی خۆیەوە بێ بە مەرجێ مینی تابێ خاوەنی نییە ئێمە خاوەنین هەتا ئەو کاتەی پاچەکەینەوە ڕادستی هاوڵاتێکەکەین یعنی ئەگەر بە تاپۆش خاوەنی بێ خاوەنی نییە ئێمە خاوەنین لەبەر ئەوە ئەمە پێچەوانەی یاسا و ڕێنمایەکانە کە هەر کەسێ لە خۆی هەڵسێ بچێ پەلامار بات و مین هەڵگرێتەوە چکە ئەمە خۆی ڕوبەڕووی کەم ئەندام بوون و مرد نەکاتەوە ئەمە بۆ ئەو هاوڵاتێنەی کە هەڵیەکردنەوە من تر بۆ چمە بەستیاڵێکردنەوە من نازانم بە لە ڕووی ئینسانیەوەیە وەک خۆی هەوڵەیە ئەوە بکە ئەمە ڕوویەکە کۆمەڵی کەسی تر هەیە مامەڵەی پێواکەن ینی کردوانە بە تیجارەت و بزنس ینی بۆ مەزدەری مەعیشەت بەکارێن کە ئەمە شتێکی زۆر خراپە لەبەرەوەی لا تلقوا بأيديكم إلى التهلكة ئەمە تالوکەیە یعنی تۆ چی کۆمەڵی کەسەیە مەسەلەن پار حاڵەتمان هەبووە لە بانی مەقان فەقیرە هاوڵاتێک بە کۆسەرە خەریک بووە گول لە هاوەنێک هەڵ بپچڕێ بۆی ناوەکەی TNT و ئەوەکەی دەرێنێ خۆی شەهید بوو فەقیرە و باوکیشی بە خەستی برینار بوو تێگەی کۆمەڵی کەسەیە چێ مامەڵاکە ئەم گول لە هاوەن و ئەم مین و ئەم TNTیانە کۆکاتەوە بۆی ناوەکەی ئەو پارچ نەختی TNT و ئەوەی تیا دەریهێنێ ئیتر بۆ ڕاوە ماسیە بۆ چ مامەڵەیەکە من نازانم بۆچی بەکاریە بەڵام من داوایان لە یەکەم تکایان لە یەکەم ئێمە بەرپرسی یەکەمین لە مەوزوعی ماین ئاکشن لە هەرێمی کوردستان و لە سنووری پارێزگای سلێمانی وەک دەستگای من وەک بەڕێوەبەراتی گشتی کاروباری من تکایان لە یەکەم چاویان ماچەکەم کە هیچ کەسێک خۆ بەسەری دەستکاری مین و تەقەمەنی نەکا و هیچ کەسێک مامەڵەی پێوە نەکا و زۆر سوپاسدارەکەم هیوادارم پەیامەکانم گەیشت زۆر سپاس بۆ بەڕێزکار محسین شاهەمدولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە پارێزگای سلێمانی سوپاسکەم دەرفەتت بێمە بەخشی زۆر دەستان خۆش بێ و سوپاسی کەناڵەتەکەتانەکەم بۆ پێیاندنی پەیامەکان بەڵازان دەچین لای تۆڕی پەیامێران دەچینە پارێزگای هەولێر دوایین زانیاری و چالاکیەکان لە پارێزگای هەولێر وەردەگرین پەیامێرمان ئیدریس محەممەد وەردەگرین ئیدریس سڵاوی خوارد لەبێ دوایین زانیاری و چالاکی چین لە پارێزگای هەولێر
سڵای خی گەورەتان لێبێت ئەم کاتتان باش بەڵێ ئێستا من لە بەردەم داواکاری گشتیم لە شاری هەولێر بەرامبەر دادگا یەشێک لە پزیشکان بە ناوی دڵشاد محەممەد سکاڵایەکی یاسایی لەسەر تیمی وەزارەتی تەندروستی لە 2005ەوە بۆ 2020 کەمە لە ماوەی 15 ساڵ سکاڵای لەسەر تۆمارکردوون لەسەر ئەم هێنانی دەرمانە بە قاچاق لە ماوەی ڕابردوودا زۆر دەگوترا دەرمان بە قاچاق هاتۆتە هەرێمی کوردستان و تاوەکو لەلایەن خودی بەرپرسە باڵاکانی نێو وەزارەتی تەندروستیشەوە ئاماژەی مەترسیدار هەبوو بۆ هێنانی دەرمان بە قاچاقەوە بەتایبەت بۆ ڕێگریکردن ئەم پزیشکەش هاتووە سکاڵا تۆمار دەکات لە داواکاری گشت لە ئێستادا سکاڵاکەی تۆمار کردو هاتۆتە دەرەوە من دەمەوێت زیاتر لە خۆیەوە زانیاری وەربگرم دواتریش لەسەر زانیاریەکانی ڕۆژ دێمەوە خزمەتان بەڵێ دکتۆر دڵشاد سڵاو لێبێ پێم بڵێ ئەگەر بیتە ئێرە ئەم سکاڵایە چیە تۆمار کردووە سکاڵا لەسەر چیە تۆمار کردووە طبعی من سکاڵام لەسەر وەزارەتی تەندروستی و بەرپرسانی ناو وەزارەتی تەندروستی لە 2005 بۆ 2020 تۆمار کردووە لەسەر ئەو بابەتانەی کە سوردبینی بکرێت لەسەر سەرجەم ئەو گرێبەستی کڕینی دەرمان و پێداویستی پزیشکی و مختبەراتانەی کە لە 2005 بۆ 20 کراوە یاخود دەرمانی شێرپەنجە یاخود دەرمانی نەخۆشیە درێژخایەنەکان لەبەرەوەی کۆمەڵێ لینک و ڕەبتێکی زۆر گەوریان هەیە بەیەکەوە زۆر جار گومان دەکرێت کە ئەم دەرمان و کڕینی دەرمانانە شێوازێکی غامزیا خود بڵێن نادیاری هەیە بۆی داواکاری وردبینیم تێدا کردووە لەبەرەوەی پارێکی زۆر بەهدەر دراوە لە کڕینی ئەو دەرمانانە یاخود پێداویستی پزیشکی و ئەو بوارانەی کە ترکە باسمان کرد بۆ ئێستا سکاڵاکەم تۆمار کردو ئیفادەی خۆم لە ژوورەوە تۆمار کردو زۆر باشە هێنانی دەرمان بە قاچاق بۆتە هۆی مەترسی لەسەر ڕەوشی تەندروستی لە هەرێمی کوردستان طبعی ئەوە بابەتێکە پەیوەندی بە کوالیتی کۆنتترۆلەوە من کە باسی کڕینی دەرمانەکەم دەبێت ئەو کڕینی دەرمانانە لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆلەوە بۆ ئەو پرسیارەی بەڕێزت دەکرێت لە دوای ئەوەی کە ئێستا کە سکاڵاکەم تۆمار کرد حکوومەتی هەرێم لە 2005 بۆ 20 یاخود بڵێن داواکاری گشتی نووسراو بکە بۆ کوالیتی کۆنتترۆل بزانێ ئەو دەرمانانەی کە کڕیوانە ئایا لە 2005 بۆ 20 لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆلەوە بووە یاخود چۆنچۆنی بۆی کە ئەو بابەتە ڕوون بکرێتەوە زیاتر هاونیشتمانیان لە بابەتەکە زیاتر بڵند تێگەشتیانە بێت لە ساڵی 2005 بۆ 2020 لە سەرجەم وەزیر و بەڕێوەبەر و گشتیەکان بۆ یاخود چێ بوو کەسانی سکاڵە لەسەر تۆمار لەسەر سەرجەم وەزیر و وارووا بەڕێوەبەرە گشتەکان و ڕاوێژکاری یاسایی و ڕاوێژکاری ژمێریاری و ئەوە بەڕێوەبەرە گشتەکانی هەولێر و سلێمانی و دووەک تۆمار کردووە زۆر باشە لە ماوەی ڕابردوودا چەند جارێک سکاڵا لەسەر وەزیر و بەڕێوەبەرە گشتەکان تۆمار کراوە بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە پێتان وایە ئەم سکاڵا تۆمارکردنی سکاڵانە لە سەرۆکاتی داواکاری گشتی ئەنجامێکی هەبێت ئێمە دادوەری زۆر باش و بەڕێزمانێ ئەگەر بکرێت و تەداخل نەکرێت لە دادگاکانە بەڵە بەتاکید نەتیجەیە بێ بەڵام ئەگە تەداخلاتە بێ بە دڵنیایەوە ڕەوتی و ڕێڕەوی خۆی وەرناگرێت و هەروەکو ئیشەکانی کە بێ ئەنجامە بێ لە ماوەی ڕابردوو سکاڵا لەسەر پەرلەمانی کوردستانیش تۆمار کردبوو سکاڵاکەت گەیشت بەکوێ وەچێن ئەوانەی کە زیاتر دەزوەردان دەدان لە کاروباری دادگا طبعا لەسەر سەرۆکاتی پەرلەمان بڵێن لەسەر سەرجەم پەرلەمانتارەکان 111 پەرلەمانتارەکە سکاڵام تۆمار کرد بەڵام داواکاری گشتی لەو چەند ڕۆژەیە دانیشتنێکیان کردەوە بەڵام نەتیجەکەیان پێ ڕانەگەاندم لە هەفتەی داهاتووە نەتیجەی ئەوەشیان دەتوانم دەستم بکەوێتەوە سکاڵام لەسەریان کرد لەبەری پەرلەمان نەبینین لە حاڵەتێکی هەستیارەکانە زۆر جار مووقیفی پەرلەمان وەکو پێویست نییە یعنی ئەبینی بنمونە ئێستا لە حاڵەتێکی لەو حاڵەتەیە بینی پەرلەمان بە حاڵ و گوزەرانی خۆیەوە مەشغوڵە نەکەوەی کاهی ناوڵاتیان ببینە بە چەند مانگێک دانیشتنێکرێت لە پایەوە ئەو هەموو داهاتە زۆریان بۆ ئەڕای ناکرێت هیچ مووقیفێک هیچ ئەویانە بچکە پەرلەمان شوێنی دەرکردنی یاسا و چاودێریکردنە دەستان خۆش دەکات زۆر سپاس دەکەم قوربان دەستان خۆش بێت بەڵێ ئەمە بەشێک بوو لەو وتانەی کە دکتۆر دڵشاد کەوا لە ماوەی ڕابردوودا لەسەر هێنانی دەرمان بە قاچاق سکاڵای تۆمار کردبوو بەڵێ لە ئێستاشدا ئەمڕۆوا بڕیارە لە شاری هەولێر خاوەن پشکەکانی هەشتی حەسارۆک گربوونەوەیەکی ناڕزایەتی ئەنجام بدەن لە ماوەی ڕابردوودا چەند جارێک ئەم گربوونەوە زۆرە گربوونەوە ناڕزایەتیان ئەنجام داوە بەهۆی ئەوەی کەوا لە ڕابردوو ئەم زەویانەیان بەناو ناکرێت یاخود ڕێگە نادرێت بەوان ئەم زەویانە خانووی تێدا دروست بکەن یاخود ئەم زەویانە کە مڵکی خۆیانە ڕێگە پێدان و خزمەت گوزاریان بۆ بچێتن لە لایەکی تریشەوە ئەمڕۆ لە ئێستادا بەشێک لە خاوەن مۆلدەکان لە بەردەم پارێزگاری هەولێر گربوونەوەیان ئەنجام داوە بەشێک لەو خاوەن مۆلدانە بەو بەهانەیەکەوە ئەوان لە ماوەی ڕابردوودا حکوومەت بڕێک پارەی بۆ دیاریکردوون کەوا لە هاوڵاتیانی وەربگرن کە ئەو بڕە پارەیە بڕێکی زۆر کەمە و بەشی ئەوانی ناکات لە لایەکی تریشەوە نوێنەرانی هەدەپە لە شاری هەولێر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی
ئەنجام دەدەن سەبارەت بە کۆمەڵێک ئەو بابەتانێکەوە لە ماوەی ڕابردوودا بەتایبەت لە وڵاتی تورکیا بڕیارێکە بوو کەوا ڕێگری لە هەدەفە بکرێت لە لایەشی تریشەوە وا بڕیار بوو ئەمڕۆ مامۆستایانی وانە بێژ گربوونەوەیەکی ناڕزایەتی ئەنجام بدەن لە شاری هەولێر و لە سەرجەم شارۆچکەکان بەڵام من ئەم بەیانیە کە قسەم لەگەڵ کردن بۆ کات و شوێنەکەی کەوا کەی بێت و کوێ بێت بەسەراحەت ئەم مامۆستایانە مامۆستاوانە بێژانە باسی ئەوەیان کرد ئەوان ئەمڕۆ هیچ گربوونەیەک ئەنجام نادەن بەهۆی ئەوەی لەلایەن وەزیری پەروەردەوە بان کراون تاوەکو ڕێگە چارەیەکیان بۆ بدۆزرێتەوە بەڕاستی من کە لە ڕێگاوە هاتم ئەوەشم بینی کەوا هێزێکی ئەمنی زۆر لە بەردەم وەزارەتی پەروەردە و لە دەوروبەری وەزارەتی پەروەردە بڵاوی پێکراو بوو کەەوە هیچ خۆپشاندانێک و گربوونەیەک لە بەردەم وەزارەتی پەروەردە ئەنجام نەدرێت. زۆر سپاس بۆ ئەو کارمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکانت دەچینە پارێزگای هەڵەبجە لای هاوکارمان سامان فەتاح سامان سڵاوت لێبێ و دوایین زانیاریەکان لای ئێوە چین. بەڵێ شوانە سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی پەیام بێت دیارە لەو هاوڵاتی هەڵەبجەیەوە دەست پێ یەکەم کە لە پاکستان ماوەی 10 ساڵە زیندانی کراوە لایەنە بەرپرسەکان و بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە بەڕێبەرایەتی شارەوانی و ڕاگەیاندنی شارەوانی هەڵەبجەیان ڕاستپاردۆ بۆ ئەوەی کە ناوی ئەو کەسانە تۆمار بکەن و ئەو خێزانانە تۆمار بکەن کە دەڵێن ئەو هاوڵاتیایی کە لە پاکستان ماوەی 10 ساڵە زیندانی کراوە توێتی من خەڵکی هەڵەبجەم لەوێ هەموو زانیارێک تۆمار بکەن و ڕێکاری یاسایی و ئیداری و شێوازی ناسینەوەی ئەو هاوڵاتیە لەوێ بگیرێتە بەر من کەمێک پێش ئێستا لەگەڵ ڕاگەیانی شارەوانی قسەم کرد دەربارەی ئەوەی کە تاکو ئێستا چەند کەس سەردانی ڕاگەیانی شارەوانی کردو و توێتی ویان ناوی خۆی تۆمار کردوێ لەوەی کە ئەو هاوڵاتیە پاکستانیە کە سوکاری ئەوە دەیناسێتەوە تاکو ئێستا هیچ کەسێک سەردانی شارەوانی و ڕاگەیانی نەکردووە لەوەی کە ئەو هاوڵاتیە بناسێتەوە و ئاماژە بۆ بکاکە و کە سوکاری ئەوەیە یاخود کە سوکاری ئەو لە پاکستان زیندانی کراوە. دەربارەی ڕۆژی کۆرۆنا بڕیارە کاتژمێر 12 بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ببەستن دەربارەی نوێترین زانیاریەکان لەبارەی ڕۆژی کۆرۆنای پارێزگای هەڵەبجە و دانانی 140 خاڵی ڕەش بە ئاماژەی ئەوەی کە 140 کەس تاکو ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە بە نەخۆشی کۆرۆنا گیانی لەدەستداوە. لەبارەی ڤاکسینی کۆرۆناش کە لە ماوەی ڕابردوودا یەکەم وەجبەی ڤاکسینی کۆرۆنا کە لە کۆی 5,000 ڤاکسین کە بۆ هەرێمی کوردستان تەرخان کرابوو تەنیا 120 ڤاکسین بۆ تەندروستی هەڵەبجە تەرخان کرابوو کە تەنیا بەشی 60 کەسی لە هەڵەبجەدا کرد کە ئەویش سەرەتا کارمەندانی تەندروستی وەگەوەی کە لە پێشەوەی بەرگرین لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەوێ ڤاکسینەکان وەرگرت. لە ئێستادا بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی ئاماژە بۆ کاکار هاوڵاتیەکی هەڵەبجە خوازیاری ئەوەیە کە ڤاکسینی کۆرۆنا وەربگرێت لە کاتژمێر 8ەوە دەتوانێت سەردانی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی بکاتەوە ناوی خۆی تۆمار بکات بۆ ئەوەی کە ئەو وەجبە ڤاکسینانەی کە لە ماوەی داهاتوودا دەگاتە تەندروستی هەڵەبجە بۆ ئەوەی ڤاکسین وەربگرێ و سوود ببینە لەوەی کە ڤاکسینی پێ بدرێت. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی لێژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بوو لە پارێزگای هەڵەبجە ئاماژەی بۆ کرد کە داوای لە حکوومەت کردە و بڕە ڤاکسینەی کە بۆ پارێزگای هەڵەبجە تەرخان کراوە ڕێژەیەکی زۆر کەمە و داوایان لە حکوومەت کرد کە ڤاکسین بۆ سنووری پارێزگای هەڵەبجە و تەندروستی هەڵەبجە زیاد بکرێت بۆ پێی کە ژمارەیەکی زۆر بەرکەوتەی چەکی کیمیاوی لە ئێستادا لە سنووری پارێزگای هەڵەبجەن و بە ئازار و بەبرینی چەکی کیمیاویەوە دەناڵێنن تاکو ئێستا و بریندارانی چەکی کیمیاوی ڤاکسینیان وەرنەگرتووە لەبەرەوە داوا لە حکوومەتەکەن کە ڕێژەی ڤاکسینی کۆرۆنا بۆ دژە کۆرۆنا بۆ پارێزگای هەڵەبجە زیاد بکەن لەبەرەوەی کە لە داهاتوودا ئەگەر ئەو ڤاکسین بۆ هەرێمی کوردستان تەرخان کرایە خود وەزارەتی تەندروستی ڤاکسینی کڕی ڕێژەیەکی زۆر باش بێتە تەندروستی هەڵەبجە و بریندارانی چەکی کیمیاوی سوودمەند بن بۆ ئەوەی کە ڕوبەڕووی مەترسی نەبنەوە لەبەرەوەی لە ئێستادا ڕەوشی تەندروستی بریندارانی چەکی کیمیاوی باش نییە ڕۆژ لە دوای ڕۆژ تەندروستیان تێک دەچێت و نزیک دەبنەوە لە مردن و ڕۆژ لە دوای ڕۆژی ژەواڵەکان ئەومان پێ دەڵێن کە خۆمان لە نزیکەوە چاودێریەکەن وەکو ڕۆژنامە نووسان بە بەرکەوتوانی چەکی کیمیاوی گیان لەدەست دەدەن.
زۆر سپاس بۆ پامێرمان سامەرفەتا لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان ناوی سپاس بۆ زانیارەکان. وڵازان بارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان نەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.